سڵای خۆی گەورەتان لەبێ زیانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری پێیان ڕۆژا بە خزمەتیەوە ێزیشا دەبینەوە بۆ ئومێدەی کە تەواوی ڕۆژەکانتان پڕ بێت لە خێر و خۆشی و کامەرانی ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارانمان کۆمەڵێک بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون کە هیوامان ئەوەیە بێتە جێگەی سوود و ڕەزامەندیتان. دەستخۆش سەنا بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەی گەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین کە هەمیشە و بەردەوام دڵ و دەرونێکی ئارامتان هەبێت وە بەختەوەرن ئینشاءڵڵا. ئازان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوریەکەی بەرنامەکەماندا زیاتر پێویستە بۆ قوتابیانی کە ئیدی ئەچنە نێو ژیانێکی نوێی خوێندنەوە ئەویش بەر ڕووکردنە نێو زانکۆ و ڕووکردنە نێو بەشە ناوخۆیەکان بە تایبەتی و قوتابیانی کە دەچنە دەرەوەی شار لێرەدا ئەزمونێکی نوێ تاقی دەکەنەوە کە دوور دەکەونەوە لە نێو ماڵ و لە نێو خزم و کەس و کاریان لێرەدا زۆر جار کە ئەو کەسانی کە لە بەشە ناوخۆیەکاندا بوون هەست بەمە دەکەن کە فشارێکی دەرونی تووشە بیت یان زۆر جار تووشی لەوانەی خەمۆکیەک بیت کاتێک کە دوور دەکەیتەوە لە دایک و باوک و خوشک و برا و لەوانەیە ڕۆژ یەکەم کە چیتە داخلی بێگومان دوێنێ لەگەڵ مامۆستاشوان باسمان کرد منوتم دڵم پڕ بوو مامۆستاشوان وەڵای من گریام لە یەکەم ڕۆژمانە کە لە بەشە ناوخۆیەکاندا بۆیە باز لەو دەکەین کە چۆن مامەڵ لەگەڵ ئەو دۆخەیە بکەین چۆن بتوانین بگونجین لەگەڵ یا وەروە لەگەڵ دەوروبەرەکانماندا بە تایبەتی پێدەچێت ئەو قوتابیانی کە تایدان هەمووی بە دڵخوازی ئێمە نەبن لە ڕووی تەبیعەت و هەڵسو و کەوت و کۆمەڵەشتەوە گرنگە لەم نێوەندەدا ئێمە چۆن تەعامل بکەین لەگەڵ دەوروبەرماندا و بتوانین دڵ و دەرونێکی ئاراممان هەبێت من دڵنیام لەوەی کە ڕاهاتن ئەو قوتابیانی کە دەچێت نێو بەشە ناوخۆیەکان هەر بە چەند مانگی دیش نایەنەوە نە بیان خۆشە بێ ینی جوواکە جا لەبەرەوە لەو تەورێماندا میوانێکمان دەبێت کە پسپۆڕێکی دەرونیە وەروها قوتابێکیشمان هەر دەبێت لەو تەورێماندا باز لە ئەزمموی خۆی دەکات لە بەشە ناوخۆیەکاندا خۆی بەشە ناوخۆیی لەگەڵ زانکۆیە ئەبن بە تەواوکەری یەکتر چۆن ئەو قوتابیە لە ڕووی ئەکادمیەوە زانین وەرئەگرێ زۆر ڕاستە بۆ ژیانیش بۆوان وانە عملیەکانی ژیان لە داخلی یاخود بە بەشە ناوخۆیی زۆرترین وانە وەرەگرێ هەموو ئەو شتانی کە دێتە پێشی لە داخلیەکان لە بەشە ناوخۆیەکان ئەزمونێکی تازەیە بۆ ژیانی ئەو لە داهاتوە زۆر پێشتر لە ماڵەوە خواردنی بۆ حازرکراوە هاتۆتە بەردەی مەڵام کە دەچێتە بەشە ناوخۆیە بێت خۆی هەموو ئەو کارانە ئەنجام بدات. ڕاستە. وڵای عزیزان لە تەوەری دووەمیشا دەچینە هەولێر و قسەیەکەین لەسەر یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئایا و کارانە کامانن کە دەبنە هۆی دروستکردنی تاوان و ئێمە لە ڕێگەی مۆبایلەکانمان یاخود لاپتۆپەکانمان یا هەر ئامێرێکی تری ئەلکترۆنی و لە ڕێگای ئینتەرنێتەوە ئێمە ئەنجامیانە دێنمە تا ئێستا پێشیان نازانین بەڵام ئەگەر ڕوبەڕووی یاسا بکرێنەوە ئەوە ڕێکارمان لەگەڵا کرێت و ئێمە تاوانێکمان ئەنجام بدەین. تایبەتی لەوانەیە کەسانێکە من ترک بۆ نەکەن هەڕەشەکە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە فەیسبوک بێ یاخود بەرنامەکانی دیکە بێت ئەمە بۆ خۆی تاوانێکە ئەو کەسی بەرامبەر دەتوانێت سکاڵا تۆمار بکات و ئەو کەسێک کە هەڕەشە دەکات لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا یاخود زۆرجار بە کۆمنتێکیش ئەتوانێت مافی خۆی وەربگرێت بۆ کەسە سزا بدرێت بەگشتی لەو تۆرێشماندا باز لە مامەڵەی یاسا دەکەین لەگەڵ هەڕەشەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەڵێ بزانین ئەمڕۆ کەشوهەوا چییە بزانی پلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەرداهات و پێکەوە بینەریان دەبین.
وڵازم خۆشەویستان لە چەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە قۆناغێکی نوێی ژیانی قوتابیان دەکەین کە ئیدی لە ئامادەیەوە پێدەنێنە نێو زانکۆ و پەیمانگاکان لێرەدا بەشێک لەو قوتابیانە دوور دەکەونەوە لە ماڵ و لە دایک و باوک و خزم و کەس و کاریان لەم نێوەندەدا فشارێکی دەرونی لەوانێت تووشی زۆری لە قوتابیان بێت بزانین چۆن مامەڵە لەگەڵ دۆخی نێو بەشە ناوخۆیەکان نێو زانکۆ بکەین و ئەو فشار دەرونیانە چین کە تووشمان دەبێت وە چۆن چارەسەریان بکەین وهروە چۆن خۆمان ڕابین لەگەڵ هەموو ئەو هەڵس و کەوتە جیاوازانی کە لە نێو قوتابیەکاندا هەن بەگشتی گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکانمان بەڕێز کاروان حەمە ساڵح کاروان حەمە فەرەج چارەسەرسازی دەرونی وڕۆها قوتابی ئەسما جەمالیە خوا بەخێر بن سپاس سەرکەوتوو کۆرانە گەر بێمە لای بەڕێستان دەزانین کە ئیدی قۆناغی دوای ئامادەی قۆناغێکی دیکەیە قوتابی لەوانەیە پێشووتر مامەڵەیەکی دیکەی لەگەڵا کرابێت هەموو ڕۆژێک دوای ئەوەی کە قوتابخانەی تەواو کردوێتەوە ماڵەوە هەموو شتێ حازر بووە بەڵام کە دێتە نێو زانکۆ بە تایبەتی دەچێتە بەشە ناوخۆیی لەوانەیە کۆمەڵێک کێشەی دەرونی بۆ دروست بێت ئەو پاڵنە دەرونیانە چین کە قوتابی تووشیان دەبێت بەڵە دەستان خۆش بە سەرکەوتوو بن دیارە بۆ خۆی قۆناغەکە لە دوای قۆناغی 8 ساڵی و ئێمەوەکو دەرووناسان پێڵێن گەنجی پێگەیشت و واتە 18 بۆ 23 لە مڕاهقەیە قۆناغێکی بڕیوە قۆناغێکی زۆر شڵۆق ئامادەیە بۆ ئەوەی کەوا با بڵێن لە 18 ساڵیەک بە دوای پشووناس و هەوی خۆیان بگەڕێ واتە گەنج لەو قۆناغەیە لەو مەرحەلەیە ئەگەڕێ بە دوای ئەوەی کە بێ بەچی لە مستەقبەلا چی بکات چی وەکو ڕەگەزی نێر وەکو مێ بە تایبەتی خوێنکارانی زانکۆ خوێنکارانی زانکۆ لە ئێستاە با بڵێن فشارەکان زۆر زۆرە فشاری خوێندنە فشاری ئابوووریە فشاری کۆمەڵایەتیە یەکێک لەو فشارانی بەڕێز ئاماژە پێکرد فشارە دوورکەوتنەوە لەو ژینگەی کە ژینگەیە بووە لای دایک و باوکی هەموو شتێ ئامادە بووە کاتێ چێتە ناو بەشە ناوخۆییەوە ئەبێ خۆی خزمەتی خۆی کات یەکێ لەو شووناسانەی کە ئەبێ خۆی تیا ڕابێنێ بەرپرسیارەتیەوەتە تۆ کاتێ چیتە ناو بەشە ناوخۆییەوە ڕاستە ئامانجە ئەوەیە هاتووی بڕوانامە و خوێندنەکە تەواوکەیت بەسەرکەوتوی بیشەڵە بەڵام کۆمەڵێ مەسئولیاتی کە دەکەوێتە سەرشان بۆ نمونە ئەو کەسانی کە مامەڵەیان لەگەڵەکەی ناڵێم زۆربەی زۆریان احتیمال لە جاری وایە خوشک و براو لەگەڵا بێت خوشکە لە شوێنێ بێ براکە لە شوێنێ بێت نزیک بلێکەوە بەڵام بارحاڵ ئەوەی کە لە ژوورێکە تۆی کۆ کردوێتەوە زۆرترین کاتەکان پێکەوەن چ لە ناو دەستگای خوێندنەکە چ لە ناو شوێنی حەوانەوەکە تا نامۆن بە تۆ لەوانەیە هەر زمانیش و کللتوریشی جیاواز بێ بە تۆ ئەمانە خۆی لە خۆیدا ئێمە وەکو چارەساسی دەرونی ینی ئەوەی کە لای مرۆڤ قورسە گۆڕانکاریە کاتی ئێمە ئەمانەوێت دەروون دروست بین ئەبێ بەردەوام مرۆڤ خۆی ڕفرێش کاتەوە نوێگەری لە خۆیان بکە نوێگەریەک بەرەو باش بوون نەک بەرەو خراپبوون هەمانە بەرەو خراپبوون نەڕوات واتە ڕوو ئەکاتە خۆ خراپەکان وەکو جگەرەیە وەکو ئەلکحولە وەکو مادە هۆشبەرەکانە کە لە ئێستاە بەداخەوە لە ناو زانکۆکانە ئێمە وەکو دەروون ناسان کە لەو سلکای ئیشەکەن لە بواری تاوان و لادانا ئاگادارین کە گەنج چۆن خەریکە ماڵوێرانە بێتایە بە تایبەتی پشکێکیش بەر خوێنکاران و قوتابیانی زانکۆ کەوتووە ئەمانە هەمووی فشارن فشاری دوورکەوتنەوە لە کەس و کارت ئەو ناز و خۆشەویستی و ئامادەکاری کە دایک و باوک تەواجودی هەبوو تۆ احتیمالە لە مانگێکە خوێنکارێ بتوانێت شەو ڕۆژێ بگەڕێتەوە بە ماڵەوە یاخود لە 3 جارێ نتوانێت هەر لە ڕووی مادیەکەشەوە نتوانێت کەواتە فشارەکان زۆرن چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی خوێندنەوە خوێندنت جیاوازە یعنی حەزەکەم دادە لە زاری خۆیەوە قسە بکات تۆ پێشتر لە ئامادەیی بووی منهەجێکت هەبووە چ جای ئەوەی مامۆسا پێیوتی ڕاپۆرتێکم بۆ ئامادەکە هەموو کەس یارمەتیاوی کە ئەچیتە زانکۆ هەموو شتەکان جیاوازن شێواسی محازەرەکانی بۆ نمونە لە ناو تاقیگەیەکایت سەعات و نیوە 2 سەعات دەمێنیتەوە لە قاعەیەشی کەیت سەعات و نیوە 2 سەعات دەمێنیتەوە گروپێکی کەت لەگەڵایە واتە شتەکان هەمووی شۆڕشێکی دەرونی تەواو بەخۆیەوە بینە اینجا تۆ چۆن بتوانانی ڕوبەڕووی ئەمانە هەمووی بیتەوە ئەگەر لە دوای شەڵا ئاماژەی پێ بکەین ڕوونکردنەوە ئێمە بەڕێستان دەستخۆش بێت ئەسمان گیامە خێر بێ تۆ تەلەبەی بەشە ناوخۆیی وایە کە هەتە بەشە ناوخۆیی گرنگترین ئەو گۆڕانکاریانە کامانە بوون کە هەست پێ کرد جیاوازن لەو کاتێک کە تۆ لە قوتابخانە بوو یا ساعتە قۆناغی زانکۆ هەر لەمانەوە لە بەشە ناوخۆیی هەتاوەکو خوێندنی زانکۆ گۆڕانی منهەج گۆڕانێکی کتوب پڕەکە بەسەر ژیانی و خوێندکارایەت هەر لە ژیانی داخلیەوە بگرەکە ئیتر دوورە بێت لە دایک و باوکی
دوورە بێت لەو کە لەو ژیانی کە پێشتر هەموو شتێک لە بەردەستیا بووە خزمەت کراوە بەڵام کە ئیتر ژیانی داخلیەوە ئیتر ئەبێ خۆت بەڕێوەبری هەم لە ڕووی ئیدارەکردنەوە هەم لە ڕووی تەندروستی و ئیشکردن و مەسئولیات و ئەوان زۆر جیاوازە لە ژیان و پێشترت بەڵام ئەوەش زیاترەکەوێتەوە سەر ئەو کەسانی کە لەگەڵ یای ئەو ژینگەیی کە لەگەڵ یای ئەگەر ژینگەکەت زۆر جیاواز بێ ینی بۆ نمونە خوانەخواستە ئەو کەسانی کە لەگەڵ یانای لەگەڵ تۆیانە گونجن گۆڕانەکە هەم کاریگەری لەسەر دەرونی کەسەکەکە هەمیش لەسەر ژیانی کە لەوانەیە لە سەرکەوتن دووری بخاتەوە. زۆر باشە گرنگترین ئەو ڕێکارانە گرنگترین ئەو هەنگاوە نوێیانەیە کە دەینیت دەبێت چی بێت دەبێت ڕەچای چی بکەی کاتێک کە لە قۆناغێکی دیکە و دەچیتە قۆناغێکی نوێی خوێندنەوە. ئەگەر لە باسی ژیانی داخلی بکەی دۆکەویتە ناو 4 کەسیکەوە کە هەر یەکیان لە ژینگەیەکی جیاوازە پەروەردەبوون هەر کەسێکیان تەبیعەتیان جیاوازە ئەبێ ڕەچاوی ئەوانە بکەی نابێ وەکو ماڵەوە حسابی بۆ بکەی کە لە ماڵۆ لەوە چێ لە زۆر ڕۆ مڕاعاتیان کردبێتی بەڵام لێرەوانە ئەوانیش وەکو تۆ لە ماڵی خۆیان دوورن ئەبێ مڕاعاتی ئەوانە بکەی ئەبێت ڕەچاوی جیاوازی تەبیعەتەکان بکەی ئەبێ مەسئولیات هەڵگیری وەکو ئەوان نەوەکو دانیشی تو ینی هەوا بزانی کە ئەوان لە تۆ زیاتر بێ بەرپرسیارەتی هەڵگرە. کاکاروان ئەو ئامادەکاریانە کامانن کە پێویستە قوتابی پێشەوەی بچێتە ناو ژیانی بەشە ناوخۆییەوە بگرێتە بەر و بۆی هەم لە ڕووی دەرونیەوە خاوەنی دەرونێکی تەندروست بۆ دوور بێت لەو شڵەژانە دەرونیانەی کە ڕوبەڕوویە بێتەوە هەم لە ڕوە بەرجەستەکەشەوە دوور بێت لە حاڵتێکی نەخوازرا. بەڵێ تەنگەژە دەرونیەکان دیارە فشارەکان زۆرە بن بە تایبەتی لە بەشە ناوخۆییەکانە بەشە ناوخۆیەکان بەڕاستی ئەگەر دابشکردنی لەلایەن زانکۆ بێ دواتە من بەویستی خۆم نەبێ کاک دانیار و فلان اختیارکەم ئەمە لەوانەیە تا ڕادەیە قورس بێ بۆ خوێندکاران. ئێتر نازانم سیستمی زانکۆ چۆن ئەیکات ئەوە ئەگەر بە شێوازێ بیکەن دووهەمیان اختیارکردنی با بڵێن تۆ لە کۆلێژی ئەندازیاریت ئەگەر ئەو کەسانی لەگەڵتان لە کۆلێژی ئەندازیاری بن لەو ژوورەیە باشترە ئەمە لە ڕووی ئەکادیمی خوێندن و هەوڵدان بۆ واتە بەریەکەوتنێک کەمتر ئەبێت تۆ چ جای ئەوەی کەسێکرد لەگەڵا بێت لە کۆلێجی با بڵێن کوشت و کاڵ بێت منهەجەکانتان دوورە لە یەکترەوە واتە هاوکاریەکی باشە بێ بۆ تۆ نازان تا چ ڕادەی ئەمە جێبەجێیەکریان نا ژمارە ئەو کەسانی کە لە ناو ژوورەکە چەندێکە هەواگۆڕشەی چۆنە خزمەت گوزاریەکانی چۆنە واتە پێداویستیەکانی سەرەتایی ژیان لە خواردنە ئایا خواردن لە ناو ژوورەکەیە ئامادە ئەکرێ یا شوێنێکی تایبەتیان هەیە ئەمانە هەمووی هۆکارن واتەوە لە کەسەکە ئەکات چەند خۆشەویستی هەبێ بۆ ژینگەکە و یاخود چەند ببێزرێ لە ژینگەکە ئەو پێداویستیانی کە هەن وەکو ئاوە وەکو سەرما و گەرمایە وەکو دەنگ و ژاوە وەکو سروشتی کەسایەتی کەسەکانە بۆ نمونە کەسایەتیەکان مامۆسای بەڕێز لە 18 ساڵیە ئیتر جۆرە کەسایەتیمان هەیە ئێمە لە نەوجەوانیە پێڵێن لادەری ڕەفتاری واتە هەنگێ ڕەفتاری هەیە وەکو جوێنان وەکو هەنگێ تەشقەڵە و مامەڵی ناتەندروست و ئەمانە لەناو هەموو جیلێکە هەیە چ جای ئەوەی لەناو قوتابیانە ئەمانە دووبارە ئابنەوە یەکێ لەو ڕەفتارە دزێوانە جگەرە خواردنە جگەرە کێشانە شتی نەشیاوی وەکو مادەی هۆشبەرە ئەمانە کۆمەڵێ تەنگەژەن کە ڕوو لە تۆ ئەکاوەکو تاچێک ئایا تۆ پێ قبوڵە لەناو خێزانە لەوانەیە ئەمانە نبینێ یعنی شتێکی زۆر نامۆیە بە تۆ کاتێ ئەبینی گەنجێ لە پاڵ تۆیە کچێ لە پاڵ تۆیە جگەرە ئەکێشێت لە بەشی ناوخۆیە و ئەمری واقعی ژواقعی هینی سەپانوێتی بەسەر تویا و لە ژوورێکایە و ئەمە یەکێ لەوانە یەکێکی لەوانە ئامادەکاری بۆ ژیانێتی واتە بەرپرسیارەتەکەی کاتی ئێمە چینە ناو بەشە ناوخۆیەوە هەمومان بۆ قۆناغەیە تێپەڕیوین پێویستە خشتەیەکی کارکردن هەبێ لە نێوان ئەو 5 کەسەیە واتە ئێمە 5 کەسین کاکدانیارەکەم بەڕابەری خۆ وەکو شێوازێکی شورایی لە ناو خۆمە ئەمە سیستمێکی زۆر باشاگە جێبەجێکەن کاک ڕابەرەکەین بە برا و خوشکێکیش لە ناو خوشکەکانە ئەیکەن بە خوشکی گەورەی خۆیان پرس و ڕاوێژی پێەکەین لە هەنگێشتا لە زۆرشتا واتە سیستمێکی دیموکراتی جێبەجێەکەین بۆچی بۆ پاک و خاوێنی ژوورەکە بۆ ئامادەکردنی خواردن بۆ کاتی سعیکردن کاتی سعیکردن بەڕاستی بۆ خوێندکاران بۆ قوتابیان لە بەشی ناوخۆیان زۆر گرنگە لە ئێستاە بۆ نمونە لە بانگی مەغریب لە مانگی لە سەعاتی 5 بێت 5 دقە 5 و چارەک تۆ کەواتە هەتا خواردن ئامادەکەی لە چوارەوە ئامادە ئەبی بۆ ئەوی خواردنەکە پێشکەشکەی لە نێوان ئەم 5 کەسەیە چۆنە بێت چی بکەیت سیستمێ دانێن بۆ هەموو خوێندکاران لە ساعە 7ەوە لە ئێستاە لە زستانە هەتا سەعات 10
موبایلەکان سامت بێت ئەوەی جوابی موبایلی دایە بچێتە ڕاڕەوەکەی دەرەوە کاتی خوێندن و خوێندنەوەیە واتە بە کوردیەکەی کاتی سعیکردنە ئەوەی ئەگەر لاپتۆپی پێ و ئەوێ لەسەر ئۆنلاین سعی بکە و ئیشێکی هەبێت بەڵام قسەی تیا نەبێت سەماعەیەکی پیوەکە و بیکا بەگوێەوە واتە سەعات حەوت بۆ دا ئەوە چۆن ئەڵێ وەکو منعی تەجەولی لێ دێت ئەمە لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی ئەکادیمیەوە سەرکەوتن بەدەسێنن هەم لە ڕووی دەرونیشەوە مرتاحە بن کە ئەو شەوە توانوێتی پاشەکەوتێکی خوێندن و نووسینی خوێندنەوەی باش بکە بۆ ڕۆژی داهاتوو بۆ هەموو ساڵەکەشی بە تایبەتی یەکێکە لەوانە شتکڕینە بۆ نمونە ئەگەر دابەشی کارەکانیان نەکەن بۆ نمونە ئەگەر لە جەدۆلا بێ من ئەمڕۆ شتکڕینم لەسرە یاخود ئەم هەفتەیە کاروان ئەبێ بچێشتی دەرەوە بکڕێت ئیتر لە پێداویستی نانە میوەیە طبعاً ئەبێ سنووقێکیان هەبێ ئەمین سندوق بێ ئەو خوشکە گەورەیە ئەو برا گەورەی کە بۆیاندانە بێگومانە بێ کەسێکی ئەمین بێ لە فلتەری بە سیستەمەدا بنرێت واتە سیستمێکی دیموکراتی تۆ حکوومەتێکی بچکۆلە بۆ خۆت دانی ئەمە لە ناو زانکۆکانە ئێمەکو خۆمانە الحەمدلله جێبەجێمان کردووە زۆر سەرکەوتنمان بەدەستێناوە مەسلەی حاڵەتێکی کە هەیە با بڵێن لە دوای شەوە تۆ ئەو خواردنی کە هێناوتە وەکو شیرینی وەکو چارەساتە وەکو میوەیە شتێکە بە پێی توانای دارایی کارێک نەکەیت کە من خوێنکارێ لەگەڵ مایە من بتوانم هەموو هەفتەیە 50,000 بەم ئەو لەوانەیە لە توانایە نەبێت 10,000 زیاتر بات ئەبێ ڕەچاوی ئەمە بکەیت یەکێشکە لەوانە باری دەرونی و دروستیە کەسێکمان هەیە لە ڕووی دەرونی و دروستیەوە لەوانەیە کەسێکی زۆر هەستەوەر بێ زۆر حساس بێ کەسە حساسەکان لەوانەیە بە بەسیترین قسە تێک بچن واتە تۆ ئەگەر کاکدانیان لە ویستی خۆشیەوە نەبێ بڵێ ئەمڕۆ زۆر هیلاک بوو ئەڵێەوە مەخسەی منە مەخسەی منە لەبەرەوەی قاپ و قاچاقەکانم زوو نەشۆرد بوو مەبەستی منە کەواتە تۆ ئەبێت جەوێت دروستکەن لە ناو ئەم 5 کەسەیە دەوڵەتێ دروستکەی بتانی تا ڕادێ ئەگەر نەگەیتە خۆشەویستی خێزانەکە زیاتریش بی لە خۆشەویستی خێزانەکە وەکو هاوڕێتی چونکە ئەم قۆناغا تەواو احتیمادی لەسەر هاوڕێتی ئەمنگەی متەمەسیکە بە هاوڕێکەیەوە ئەوە متەمەسیک نابێ بە هیچ مەبادئێکیکەوە ئەمە وەکو ناو بەشە ناوخۆیەکە زۆر باشە خاتو ئەسمان بێمە لای بەڕێزت ڕاو سەرنجی تۆ چیە لەسەر قسەکانی کاکاروان لەوەی کە ئەم سیستەمە دابرنێت بۆ بەشە ناوخۆیەکان شتێکی زۆر باشەوە دەتوانرێت بە دڵ و دەرونێکی ئارامەوە بتوانن ڕۆژەکانتان بەڕێ بکەن بێگومان هەروەکو دکتۆر باسی کرد ئێمە خۆمان ئەوە ممارەسەی ئەومان کردووە هەر لە ئەوەی کە کەسێک وەکو خوشکە گەورەیەک دابنێ لە ژوورەکەیە کە ئیداری زیاتری هەبێ بۆ ئیشەکان ئەوە شتێکی زۆر باشەوە هەر لە مڕاعاتکردنی کاتی خوێندنی ئەوان کە دکتۆر زۆر بە جوانی باسی کرد بێگومان ئەوی ژۆک تۆ خوێندکارە ئەوی ژۆک تۆ سعی خوێندنی هەیە پێویستە مڕاعاتی بکەیت هەم لە ئیشکردنەوە هەم لە کات بەسەربردننی خۆتا بۆ نمونە تۆ لە کاتێکا سایناکەی لەوە چێ هاوڕەکەت لەو کاتەیە سایی بکە ئای ناتوانانی تۆ لەو کاتەیە شتێک بکەی یانی شڵەژاوێک لە ژوورەکە دروست بکەیت جێی خوێندنی ئەوی شتێک بێت و هەروەکو باسیشی کرد لە گرتنی ژوور لەگەڵ ئەو کەسانی کە لە مەرحەلەی خۆتن و لە کۆلێژی خۆتن زۆر باشترە وەگلەوەی من لە کۆلێژێکی بۆ نمونە هەندەسەم چم لەگەڵ هونەرا بیگرم چکە ئەو هەم کاتی زیاترە بۆ کات بەسەربردنی خۆی هەم سعیکردنی کەمترە ئەنی ئەمە تەنازع دروستەکە لە نێوانیانە تۆزێک سەختتر ئەبێت بۆ ئەوانە باشە ئەسپانگیان ناخۆشترین شت کێ بە لە ناو داخلیا ڕوبەڕووی ببنەوەوانێ و بتوان ئەبێ ئیدارەشتی بکەن چ شتێکە بەلای ئێوە وەڵا الحەمدولله لە ژوورەکانی کە بیست بێتانەوە پڵانەکەشت ڕووی نابێت جیاوازی تەبیعەت لە نێوان ئەو کەسانی کە لە ژوورەکە لەگەڵتان کە سوپاس بخوا خۆم ڕوبەڕوویەوە نەبوومەتەوە بەڵام ینی بینیومە ژوور هەبووە ینی ئەوە تەنازع هەبووە لە نێوانیان لە ناو تەبیعەتەکانیانە تەبیعەتیان پێکەوە نەگونجاوە هەتاوەکو جیابوونەتەوە پێش کۆتایی هاتنی ساڵەکە لەبەرەوە زۆر گرنگە کەسێک بێ لە ڕووی تەبیعەتەوە لە ڕووی کۆلێژ و لە ڕووی هەموو شتێکەوە لە خۆتەوە نزیک بێت زۆر باشترە و ئەگەر لە مەرحەلەی خۆشت بێت باشترە لەبەرەوەی ئەتوانی تا کۆتایی لەگەڵ ئەو کەسەیە بمێنیتەوە چکە ئێستا من لەگەڵ کەسانێک گرتومە لە پێش منەوەن ئەی لە مەرحەلەی پێشترن کەسانێکی زۆر باشن بەڵام کە ئەوان خوێندنیان تەواو کرد مەرج نییە من هەمان کەسی باشم دەست بکەوێت هیچ پێوەرەگەیە بۆی تۆ کاتێک کە دەچیتە نێو زانکۆ لە قۆناغی یەکەمە ینی چی بەبێ ڕەچاوکەی کاتێک ئەبیتە هاوڕێی کەسێک ینی تۆ نایناسی ینی قسەی لەگەڵاکەی چۆنیە کاتێک کە بتانی بۆ درێژایی ساڵەکە لەگەڵ یابێ تەنانەت لەگەڵ لە ژوورێکی شاب پێکەوە بن ینی هیچ پێوەرەگەیە چۆن ئەو کەسە هەڵدەسەنگێنن ڕاستیەکەی تۆزێک سەختە لە سەرەتا هەڵی بسەنگێنی لەبەرەوەی تۆ لاواچێ بە سوودفە بەر ئەو کەسارە بکەوی
بەڵام ئەگەر بێت و خۆت لە پێشترا کەسێک بناسی لە تەبیعەتی خۆتەوە بێ لە ڕێی خزمەتی و هاوڕێتیەوە زۆر باشترە. بەڵام هەموو جارێکیش ئەو سوتمانە خراپ دەرناچێت. الحەمدوللا زۆر باشترە بێ لە هاوڕێی نزیکی ژانی، چونکە لە سەرەتاوە کە هەر کەسێ باسی تەبیعەتی خۆیەکە من تەبیعەتم بەو جۆرێ زوو تووڕە ئەبم، من جددیم ئەبێ کاروبارەکان لە کاتی خۆیان بکرێن، ئەگەر ڕەچاوی ئەوانە بکەی بێ وانێکێشە زۆر دروست بێت. زۆر باشە کاکەران خاتۆسمان زۆر جەختی کردو لەسەر گونجانی تەبیعەت، یعنی جۆری کەسایەتیەکان. بەڵێ ئەمە چۆن ئێمە بگونجین لەگەڵ ئەم شتانەیە لە ڕووی دەرونیەوە چۆن بتوانین ئامادەکاریە بکەین بۆی کە ئێمە ئەو کەسەش کە ئەگەر لە ژوورەکەی مندایە کە خۆم لەوانەیە ئەو مەسەرە هاتبێت تەبیعەت وەڵسو کەوتی جیاوازە ئیلا نەبیلا من بگونجێم، ینی وایە دروست بۆ شتەکە دۆخەکە بۆ شێوازەیە بقبوڵم بێ. تۆ هێڵێکی گشتی هەیە دایانی لە نێوان خۆت و لەوانەیە ئەوانی کە بۆ نمونە من لەگەڵ کاکدانیارە چەند خاڵی هاو بەشمان هەیە. کاکدانیار جگەرە ناخوا بۆ من باشە، کوڕێکی ڕازگۆیە، بەڵام هەنگێ لە ئیشکردنا تەمەڵە، کەواتە من وەکو کاروان ئەگەر من جددی وەکو دادەباسی کرد ئەتوانم هاوکاری بکەم، کەواتە ئەم دوو سیفەتەی باشە. سیفەتێکی کەی هەیە واتە مڕاعاتی کەسی بەرامبەرەکات، ئەمەش سیفەتێکی باشە. کۆمەڵە سیفەتی جوان هەیە لە ئینسانە، ئەگەر ئەمانە بکەی بە پێوەەر بە خاڵی مشتەرەک لە نێوان تۆ یەکێکیکەیە باشترە. بەڵام مەرجیش نییە کاکە دانیار تۆ بتوانیت، ئێمە خوای گەورە بەشێکمان هەیە لە دەروونزانە پێوتێ علم النەفس فروق الفەردیە، واتە تەنانەت تەو ئەمیش دوو مناڵ کە لە ڕەحمی دایکەوە یەنە دەرەوە پەنجەمۆریان جیاوازە، حتا دوانەش ئەمە خوای گەورە وای دروست کردووە. ئەم زەویە لە چەنەوە دروست بووە، لە ئادەمەوە لە حەواوە کە دروست بووە، ئێمە هەمومان جیاوازن. چڕای لە ڕووی دەرونیەوە، ئێمە لە ڕووی دەرونیەوە وەڵێن کەسایەتی بۆ نمونە لادەر، کەسایەتی واسواسی، کەسایەتی حساس، تەصنیفیەکەین، بەڵام مەرج نییە لە 100% وا بێت. کەواتە هێڵە مشتەرەکەکەی لە نێوان تۆیە هەنگی سیفەتی تایە. کەسێکت هەیە بۆ نمونە تۆ کەسێکی ئیلتیزامت هەیە بە ئیسلامەوە نوێژەکەیت، کەسێک لەگەڵ هەیە نوێژ ناکە، بەڵام ڕەوشتی جوانە، دەست پاکە، داوێن پاکە، دەم پاکە، کەواتە تۆ ئەم سیفەتانە بیهانە مەرج نییە کە نوێژی نەکردووە، احتیمالە ئەو متەئسیر بێ بە تۆ لە ئاخریشە ڕوکنەکانی ئیسلام جێبەجێ بکات. ئەمانە خاڵی زۆر گرنگن. جاری وا هەیە لە نێوان دوو طبیعەتی جیاوازە کە لە ژوورێکە هەن هەردووکیان قوتابین، بەڵام خۆیان دوو طبیعەتی جیاوازن، کەسیان ئامادەنین خۆیان بگونجێنن لەگەڵ ئەوی ترای ئەمەڵێ ئەبێ ئەو تەنەزول بۆ من کامی ترەڵەن ئەبێ ئەو تەنەزول بۆ من کا من بۆ خۆم لەگەڵ ئەوە بگونجێنم. ئەمە سەر بۆچی ئەکێشێ و لە کۆتایی چ دەرئەنجامێکەدا بەم قوتابی جۆری کەسایەتیەکەی خاتون ئەگەر پسپۆڕێک دیاری بکە وەکو ئەو کەسانەی لە بواری دەرونیە ئیشەکەن یا شارەزان لەو بوارەیە، هەنگە کەسایەتیمان هەیە پێوترێ کەسایەتی تەنەمور، واتە ئەوێ خۆی بسەپێنێت. ئەگەر لە کەسایەتیەکەیە بێت حاڵەتێک نەبێ وەکو پەشێوی زۆر قورسە بەلای تۆ وەکو خوێنکارێ بتوانی مامەسا لەگەڵ ئەمەیە هەڵکەیت، تەنانەت بۆ هاوسەرگیریژە بێ ئاگاداربی، تەنانەت بۆ کچان بۆ کوڕان، تۆ بتەوێت ئەو کەسایەتیە، چونکە کەسایەتی وەکو عەمودی فەقەری وایە بۆ ئینسانە، تۆ بتەوێت بیگۆڕی لە ئەسنایی ئەو خوێندنەیە، پاشان تۆ هاتووی مەجموعەیە ئیلتیزاماتت هەیە، یعنی فریای ئیلتیزامەکە کەوی یا فریای گۆڕینی کەسایەتی ئەو بکەوی. ڕاستە تەئسیرێ لێ ئەگەر دەستە جەمعی کەسێک بێ لە نێوان 4 کەسا ئەتوانی کاریگەری لەسەر بکەیت، بەڵام بڕواتان بێ ئێمە وەکو دەروون ناسان ئەگەر وەکو کەسایەتی بێ زۆر لێ ئێسڵەمینەوە، واتە تەصنیفیەکەی نێخینە لایەشکەوە، باشتر وایە لەو ژوورە لە ژوورێکی کەیە گۆڕانکاریشی پێ بکەیت، واتە وەکو باسم کرد گۆڕانکاریەکان بەرەو باشەشتی زۆر باشن، ئەنێکرێ گۆڕانکاریش زۆر ئاساییە، ئەوش لەوانەیە لە تۆ ڕازی نەبێت، چونکە کەسایەتی تەنەمور ئەو کەسایەتیانە خۆسە. اینجا کەسایەتێکی جۆری کەمان هەیە تاوسیە، واتە دایم بەس خۆی لا موهمە. تاوز ئەڵە کاتی ڕیشەکانی کاتەوە باڵەکانی زۆر جوانە، کاتی وەرە هینەکانی لێکەرەوە پەڕ و باڵەکەی لێکەرەوە تێرێکی ماشەڵا زۆر ناشرینە. یعنی ئەم کەسایەتی ئاوایە تۆ بە تەمابی کاتە خۆی فشەکاتەوە خۆی مهم دەرەخات، بەڵام واژ نییە. کەسایەتیش کەمان هەیە کەسایەتی وەسواس، ئەگەر واسواسیەکەی بۆ نمونە وەکو نەخۆشی بێت بەردەوام بێ لەگەڵیا، ئەمە تۆزێ قورسە. بۆ نمونە ئەم کچە دانیشە لە شوێنەکە ئەوە تۆ دانیشتوی پەڕۆیشی تەڕەهێنە پاگەی سڕی، ینی تۆ هەر لە خۆتەوە ئەڵێی ئایا بن ئەوە پیسم، یعنی ئەمە کێشەیە بۆ دروستە. کەواتە ئەگەر ئەو کەسایەتیە لەگەڵا بوو لازم واجبە کە بتوانی ڕوبەڕووی کەسێکی پسپۆڕی کەیتەوە، دکتۆری دەرونیە، چارەسازی دەرونیە، وەکو چارەسازی بۆ بکرێت، وەکو کەسایەتی هەی بێ بەڕاستی قورسە، بە تایبەتی لەو ژینگەی ئەمانە. خاتوەسمان زۆر جار لانەیە ناڵی کێشە، بەڵام زۆر جار لانێ شتێک هەر ڕووبا بابەتی دارایی و بابەتی ئەو بڕە پارێکە لە نێو بەشە ناوخۆیدا هەیە،
وەکو ماوەسەکەڕان پێشتی ژاماژی پێکرد دۆخی دارایی لە هەریەکە بە شێوازێکە ینی ئەوە جیازی هەیە گونجانێک هەیە لەم نێوەندەدا چی بکرێت بۆ نمونە من حەزم لە خواردنێکم ئێوارەیەوی کە توانای نییە ئەبێت چۆن هاوکاری یەکتیش کۆن لەم نێوەندەدا بۆ مەسلەی دارایی پێویستە مڕاعاتی حاڵی هەرێکێکیان بکرێت هەرچەندە تۆ کاتێک لە ژوورەکەی ینی ڕێک و ماڵەوەی لێت چۆن لە ماڵەوە گەرباری دارایی من باش نەبێتوانم پەنا بۆ براکەم ببم بۆ کەسێکی ببم لە ماڵەوە بە هەمان شێوەیە بەڵام بۆ مەسلەی ئەو شتە ئامانەی کە لە ژوورایە ئەکیت ئەبێت تەنیا چاو لە گیرفانی خۆت نەبیت ینی سەیری حاڵ و بارودۆخی دارایی برادەرەکانیش بکەیت بۆ نمونە گەر شتێک بزانی کە بە کەسێکیان هەڵناسووڕێ قەیچێکە با منیش وازی لێ بێنم ینی شتێکی زۆر ئاسایی ئەگەر لە پێناو هەم حاڵی دەرونی هەم نەفسیەتی هاوڕێکە تاواز لە شتێک بهێنیت ینی مەرج نییە تۆ هەمیشە خۆ بسەپێنی چاو لە گیرفان و لە دڵ و دەرونی خۆ بکەیت زۆر باش باشە ئەسمەگیان مەسەڵەن ئێوە کێشەیەکتان بۆ دێتە پێش پەیوەندی هەیە بە چۆن تێبەڕێوەبردننی ژوورەکەتان یاخود چۆن تێبەڕێوەبردننی بە شەناخۆیەکەتان بەگشتی چۆن پەنا ئەبەنە بەر چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتەکان وەکو قوتابێکی بە شەناخۆ کێشەکان ئەوە کەوتە سەر کێشەکان کە چۆنێتی چارەسەرکردنی بۆ نمونەگەر لە ئیش و کار و ئەوانە بێ زۆر ئاسان بەڵام ئەگەر خوانەخواستە کێشەی گەورەتر بێ ینی نەگونجان بێ یاخود کێشەیەک ڕووبا کە تۆ بزانین لەمە دوان ناتوانانی لەگەڵ کەسەیە بەردەوام بی ئەتوانی پەنابریتە بەر دەستەی ئیدارەدانی ئەو بەشە ناوخۆیە ئەو بینایی کە تۆ تیایی هەر لە ژوورگۆڕینەوە بێ یاخود چارەسەرێک بێ بە جۆرێک بەڵام وەکو کێشەی ئیش و کار و کێشەی خواردن و ئەم شتانە ئەکرێت بۆ نمونە دوو کەس لەسەر ئیشە کێشیانە بێ کەسی سێم بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی ئیشەکە لە خۆی بگرێت ئەوە شتێکی ئاساییە بۆ جۆرە ئاسانتر چارەسەرەکەی کێشە زۆر باشە سەکەڕان ئەو چارەسازانە چین کە پێیسە بۆ قوتابی بکرێگە تووشی لەم چەشنەها زۆر جار گۆشەگیرە بێ زۆر جار قسە لەگەڵ کەسە ناکە یاخود تووشی خەمۆکێ بێ بینیومانە هەیە خۆکوشتنیشی تێکێت چونکە ئەوەندە وابەستی دایک و باوکی بۆ لە نێو ماڵەوە تێکەڵ بۆ ئەمەی پێ قوبوڵ ناکرێت زۆر جار یان زۆر جوای لێت من بینیومە بە چای خۆم تا بەیانی ناخەوێ تا بەیانی خەوی ئەزڕێ هەموو شتێکی تێکەچێت چارەسەری هەیە ئەم شتانە بێگومان هەموو شتێک چارەسەری هەیە ئێستا سوپاس بخوا زانست دەرمان جەلسەکان ینی هەموو وەسایلێک هەیە ئێستا وەکو ئەو حاڵەتی بەڕێز ئاماژەی پێەکە ئێمە وەکو لە عیادەیە وەکو لە کلینیکە بۆمانیەت بڕواتان بێ بەشێکی زۆریان دەرچووی زانکۆ و قوتابی زانکۆن کە تووشی حاڵەتەکانە بن بە تایبەتی ترس پانیکمان هەیە ترس و تۆقینمان هەیە لەگەڵ خەمۆچیمان هەیە لە قوتابیانە جاری وای ئەگاتە ئەو ڕادەی بەڕێز ئاماژەی پێەکەی جا ئەوە کاکە دانیار تکا ئەەکەم ئەوانەی کە هەستی پێەکەن الحەمد عنی تەلەبەی زانکۆ خەڵکیشی واعی و شیارە هەست بەمانە ئەکەن تۆ مامۆستای پزیشکی کولەی تۆ بێ لەگەڵایە خوێنکاری دەروناسی لەگەڵایە خەڵکی شارەزات هەیە لە بەردە لە زانستەکان ئەمانە ئازانی لە ئەنتەرنێتەوە بەرگوێتەکەوێ لە تەلەڤیزۆنەکانەوە بەرگوێتەکەوێ کە کەسێک ئەم نیشانانەی هەیە گۆشە ژیرە نان خواردنی بە پێهین نییە ئەزانی کێشێشی بۆ دروست بووە هەوڵ بن ئەو گروپە قەناعەتی ئەوەی پێ بکەن کە بچن لای کەسێکی پسپۆرت چارەسەری بۆ بکات یعنی لەو قۆناغی بەڕێزە ئاماژەی پێەکەی زۆر پێویستی بەوەیە تەنانەت هەنگی ئامادەکاری هەبێ بۆی بکەن بۆ نمونە ئەگەر ئەزانی شەو ناخەوێ و هەڵەستەیە لەوانەیە فکری خۆکوشتی ئەنجام دابێت کۆمەڵی حەپی شاردبێتەوە یاخود هەنگێ مادەی هۆشبەری شاردبێتەوە بیە لە پڕێکا بیخۆ خۆی نەجات بە یاخود پەت و وایر و ئەمانەی حازر کردو بچێت لە حەمامەکەی خۆی بقنجێنێت ئەم حاڵەتانە هەیە واریدە ئێمە چۆنەکەی بەریەکەوتنمان هەیە لەگەڵیان کەواتە خوێنکاران ئەبێ ئەوانەی کە زۆر وشیارن ئەوانەی کە تۆزێ خەویان سوکترە ئاگیان لەم حاڵەتە بێن نەگا بەو دەرەنجامە چونکە کە گەیشت بەو دەرەنجامە ئیتر چۆنەڵی شتەکە کار لە کار ترازاوە ماوەسەکەڕلوانەیە شتێکی دیکەشە بە هەر بچێتە زیمنی چارەسەری و ئامادەسازی دایک و باوک و خێزان بۆ ئەو قوتابی کە دەینێرێتە زانکۆ گرنگە بۆ من لە پۆلی 12 ئامادەسازێکی جوانی بۆ بکات وردە تی بگەێنێت و باسی لەگەڵا بکات کە تۆ چیتە خۆناغێکی نوێ و شتەکەی لە ئاسایی بکاتەوە جا خۆی کێشەکان کاکە دانیار ئەم ئیشانی کە ئێمەیکەن وەکو چارەسەری دەرونی وەکو پزیشکی دەرونیشکەی کات ئەبێ بە واقعی خۆی لە ناو ژینگەکە یابژی واتە کاتێک کەسێ ئیشی دەرونیەکە چارەسەری دەرونیەکە ئەگەر خۆی بە ناو نەخۆشەکە ڕۆشتوێ زۆر گرنگە زۆرێک لە زاناکان هەیە ئەوانی ڤایرۆس چارەسەری ڤایرۆسیان کردو بە نەخۆشەکە ڕۆشن زۆر سەرکەوتنیان بەدەستێناوە
واتە ئەو گەنجە ئەگەر لە ماڵەوە ڕاستە ئامادەسازی بووەکەی بڕواتان بێ نێتە ناو مەیدانەوە تەجروبەی نەکەی نێخیتە ناو مەیدانەوە و هاوڕێکانی هاوکاری نەگەن ئەو گەی تەجروبە و قسە و ئەزمونونەکان لەو وەرەگرێت لە دایک و باوشی وەرناگرێت چونکە گەیشتۆتە قۆناغی ئەڵێ منی تر پیاوم من ژنم ئەتوانم ئیدارەی ماڵ بم ئەتوانم ئیداری خێزان بم ئەتوانم بخوێنم ئەتوانم قیادەی مەجموعەیەکەم لای خۆی ئەو زۆشتە ئەمەیە گرفتەکان کەواتە هەر پێویستە بە پسپۆڕ و چارەسازی دەرونی ئەبێ لەو کاتەیە خۆمسا کاروان هەمیشە لەناو خێزانەکانە و جۆرە ئامۆژگاریە بیستن کاڵن کێشە و مشکلی خۆتانمە بەنەدەر و لەناو خۆتانە حەلی بکەن ئەمە بۆ ناو ژوورەکانی بەشە ناوخۆی داچێنێ ڕاستە یاخود خوێندکاران هەتا کەی کێشە و مشکلەکانی خۆیان بپارێزن کەیش بزانیان یعنی و سنوورە کامەیە کە ئەمان ئەبێ پەنا بەرنە دەرەوە بۆ لای مامۆسایەکیان بۆ سەرپەرشتیارێکی داخلێکە بۆ هاوڕێکی دڵسۆزیان ئەگە زانیتان کێشەکە وای لێ کردووە گۆشەی گیر بۆ و کاکدانیار وتی هەستەکەی لە خوێندندا بڕاوە بەیانیان هەڵناستێت ڕووە کاتە هەنگێک کەس باش نین یعنی نیشانەکان دیارن خواردنی نەماوە لە خۆی بێزارە پەیام تەیاتێ ئەڵێ ژیان هیچ مافێکی نییە ئەم وڵاتە هیچ خۆشیێکی تیان نەماوە بەڕاستی بڕۆی لە وڵاتەیە کۆتایی بە هەنگێ پەیامی لاواعیتە نازارەکی تەیاتی خۆلی تێگەی ئەگەر وابوو زوو بە زوو فریایکەون ئەگەشتی ئاسایی بوو لەوانەیە کەسی بەتواناتر هەبێ لە من وەکو خۆم کە کێشەمە بێ ئەبێ پەنا بۆ یەکێ برم کە چارەسەری کێشەکەم کات خۆمەرج نییە من هەموو شتێ بم وشەیەک هەیە لە سیفاتە بەس خوای گەورە هەیەتی ئەلکەمال عرب عڵێ ئەلکەمال لله فقط یعنی تۆ ناتوانی هیچ کەسێ لەسەر ڕووی زەوی واز بێنە لە پێغەمەران حتا پێغەمەری خۆشمان خوای گەورە ئاگاداری کردووە عەبەثە وتەوەلە یعنی ئەمە حەزەتی موسا بە هەمان شێوە حەزەتی ئەیوب بە هەمان شێوە تەنانەت پێغەمەرانیش خوای گەورە پێوی تو ئاگال لە خۆت بێ لە فڵان موقیفا ستۆپی پێ کردووە ئاگال لێ بێ ئەی محەممەد تۆ ڕووە نەجێڕی لەو کوێرە لەبەرەوەی کوێر بوویت ئەمە پەیامی خوای گەورە کەواتە کەمال تۆ ناتوانم من هەموو شتێ بم پێویستم بە تۆیە پێویستم بەوە پێویستم بە یاساییە پێویستم بە کۆمەڵایەتی پێویستم مامۆسای ئاینیە پێویستم بەو کەسانەیە کە چۆن ئەڵێ تۆزە تاقم بنێ تاقەی ئیجابی نەکسلبی زۆر باشە مامۆستا گیان زۆر سپاس دەکەین خاتو ئەسمان دوایین ڕێنمایی چییە بۆ قوتابیانی کە دێنە نێو زانکۆ دێنە نێو بەشە ناوخۆیەوە وەکو ئەزمموی خۆت کە لە بەشە ناوخۆی لە زانکۆ داویت ئەکیت هەر ئەوەی کە بزانن کە ژیانی داخلی وەکو ژیانی ماڵەوە نییە بەرپرسیاریتی دەکەوێتە سەرشان هەر لە ڕووی ئیش و کارەوە تاوەکو بەڕێوەبردننی خۆت پێویستە بەرپرسیاری سەرشان هەڵگریت و مڕاعاتی تەبیعەتی ئەوانی تریش بکەیت و خۆت نەسەپێنی بەسەر کەس دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کاروان حەمە فەرج چارەسەر سازی دەرونی و هەروەها خوێندکاری بشە ناوخۆیی خاتو ئەسمان جەمال خۆشحاڵ بووین لەم تەوەرەیە لەگەڵمانە زۆر بەخێر بێن وڵاتزان و خۆشەویستان دەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان کە قسەکردن لەبارەی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود ئەو هەڕەشانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زۆر جار بەرۆکی کەسێکی دیکە دەگرێت زانی یاسا چۆن مامەڵی لەگەڵ ئەم دۆخەدا کردووە و ئایا هیچ سزایەک دانراوە بۆ کەسانی کە ئەگەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بە خراپ بەکاربێن یاخود هەڕەشە لە کەسێکی دیکە بکەن سزا بدرێن گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک حامید نازم پارێزەرکە لە هەولێرەوە میوانی بەرنامەکەمانە کاک حامید جان سڵاوی خوا لێبێت سوپاس بۆم دەرفەتە بەناوی خدای گەورە مهربان سڵاو لە ئێوەی بەڕێز و سەرجەم بینەرانی کەناڵی پەیام هیویدارم ڕۆژێکی خۆش بێ بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان و جیهان بەگشتێ وڵای کاک حامید ئەمە ئەوە پرسم ئێمە لە هەرێمی کوردستانە چ یاسایەکمان هەیە بۆ ڕێکخستنی ئەو تاوانانەی کە لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندیکردن و ئامێر ئەلکترۆنیەکانەوە دروستە بن بەڵێ وەکو بەڕێستان دەزانن دوای لەناوچوونی ڕژێمی گۆڕ بە گۆڕ کە تاو کاتە مۆبایل و ئینتەرنێتەکان زۆر کەم بوون بۆیە دوای دەرکەتنی تۆڕە کۆمەڵایەتیەکان و تۆڕە پەیوەندیەکان پەرلەمانی هەرێمی کوردستان بیری لەوە کردەوە کە یاسایەک دابڕێژێت چونکە بە هەبوونی هەر کێشەیەک واتە پێویستە یاسایەک دەربێخرێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بێگومان دوای دەرکردنی یانکو هاتنەکایەی تۆڕە پەیوەندەکان سەرەتا کێشەی زۆر لێ دروست بوو بۆیە لە ساڵی 2008 هەرێمی کوردستان یاسایەکی تایبەتی دەرکردووە بە یاسای پەیوەندەکان واتە تۆڕە کۆمەڵایەتەکانیش دەگرێتەوە
دروستە بێت یاخود کەسێک لە کۆمنتا شتێکی خراپ بۆ کەسێکی دیکە دەنووسێت ئەو مامەڵە یاسایانە چین یاخود ئەو کەسە ئایا دەتوانێت سکاڵای لەسەر تۆمار بکات و بتوانێت مافەکەی خۆی وەربگرێتەوە؟ بەڵێ سەبارەت کۆمنتی ناشرین خۆی پێی یاسا لە مادەی 2 هاتووە چەندین حاڵەتی دیاری کردووە ئەو حاڵەتانە هەمویان دەمنەوە هۆکاری ئەوەی کە ئەو کەسەی ئەو کارەی ئەنجام داوە وەکو تاوانبار مامەڵەی لەگەڵ بکرێ هەروەها سزا بدرێ یەک لەو کارانە جوێندانە بە کەسێک بۆ نمونە ئەوجە لە کۆمنت بێتن یان لە تەلەفۆن بێتن کارێکی تر ئەوەیە کە قسەی ناشیا واتە بەڵەسەر کەسێک بەڵاو بکردەوە کە ئەو کەسە نەکردووە حاڵەتێکی ترمان هەیە کە تەهدیدە نزیکەی 10 حاڵەتی دەستنیشان کردووە بە پێی یاسا هەرێکێک لەو حاڵەتانە ئەگەر هاتوو کەسێک ئەو ڕفتارەی ئەنجامدا وەکو پرسیاری بەڕێستان کۆمنتێکی نەشیاوی کرد ئەوە دەتوانێت ئەو کەسە لە دادگا داوا لەسەری تۆمار بکات و سوزایەکەشی کەم نییە بەڕاستی 2 سزایە سزای یەکەمی ئەوەیە کە تێتە بەندکردن واتە زیندانیکردن کە لە 6 مانگ کەمتر نەبێ و لە 5 ساڵی زیاتر نەبێ هەروەها دێتە پێبەژاردەکردن پێبەژاردەکەش لە بڵین مەلیۆنێک کەمتر نییە تا 5 مەلیۆن و هەروەها دادواری بەڕێز دەسەڵاتی هەیە ئەم هەردوو سزایە هەم بەندکردن و هەروەها پێبژاردەش لەسەری جێبەجێ بکرێ یان دەتوانێتن یەک سزا لەسەری جێبەجێ بکرێت بە هەر حاڵ ئەگەر خوددانەکەش واتە داواکار ئەوەی تەشهیر کراوە ئەوەی زەرێری پێکەوتووە لە ڕووی سمعاوە لە ڕووی هەر شتێک بێتن ئەگەر تەنەزولیش بکرێت واتە لە داواکەی خۆی خۆش بێت بەڵام دادوەری بەڕێز پێبژاردەکە هەر لە تاوانبار دەستێن واتە مەلیۆنێک پێبژاردە دەکرێت. باشە کاک حامید بۆچی لە حاڵتێکە ئەگەر تەنەزول هەبێت لە بینی لایەنی داواکار و داوا لەسەر کراو هێشتا هەر دادگا سزایم کەسەدا کە تاوانەکەی ئەنجامدا حکمەتی ئەوە چییە؟ بۆ ئەوەیە بەڵێ چونکە بڵین دادگا ڕێکاری خۆی دەگرێتە بەر دادگا ڕێکاری خۆی کردە بەر لێرەدا دوو بڵین ئارمانجی هەیە یەک لەو ئارمانجانە بۆ ئەوەی کەسێکی تر ئەو کارە نەکاتەوە کە سەرەتا ڕێگای دادگا بگرێتە بەر دوایی لێ خۆش بێتن بەڵام ئارمانجی سەرەکی لە یاسادا هەندێک شت هەیە پێی دەڵێن مافی گشتی لەبەر ئەوەی مافی گشتی تایە لێرە لەبەر مافی گشتی دادوەر ئەو پێبژاردەیە هەر لەو کەسە دەستێنێتن. زۆر باشە لە هەرێمی کوردستاندا دادگاکان تا چەند یاخود ئەو یاسانی کە دانراون تا چەند بوونە تەمایەوەی کە کەسێک ئەگەر هەڕەشەیەکی لێکرات یاخود تاوانێکی بەرامبەر ئەنجامدرا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت هەر شتێک بێت دەتوانێت لە ڕێگەی ئەو یاسایانە یاخود لە ڕێگەی ئەو بابەتانی کە لە دادگاوە هەن بتوانێت بە شێوازێکی دروست حەق و مافی خۆی وەربگرێتەوە. بەڵێ مامۆستا سەبارەت کە یاسا بڵێن یاسایەکی زۆر باشە بێگومان ئەم یاسایەش پێویستی بە ڕاستکردنەوە هەیە بۆ چونکە ئەم یاسایە کە دامەزراوە ساڵی 2008 دامەزراوە لەو کاتەوە وەکو لە سەرەتاش ئاماژەم پێکرد سەرەتای دەرچوونی تۆڕە پەیوەندەکان واتە مۆبایلەکان بوون ئەو کات تۆڕی ئینتەرنێت فەیسبوک و ئەنستەگرام و بڵێن تیکتۆک و تا کۆتایی ئەوە بەربەلاو نەبوو ئێستا بە بۆ چوونی من پێویستە ئەم یاسایە ڕاست بکرێتەوە هەروەها لە سزاکانیش جیاوازی بێخەتە ناو سزاکان ئەگەر ئێمە تەماشای سزاکان بکەن ئەو کەم و کورتیانە چین کە لە یاساکەدا هەن. بەڵێ مامۆستا کەم و کورتیەکان وەکو ئاماژەم پێکرد کە ئەو کاتێک کە یاسا داڕژراوە تۆڕی بڵێن فەیسبوک و ئەنستەگرام و ئەو شتانە نەبوو هەرچەند لە یاسا ئاماژەی پێکردووە کە هەموو تۆڕە ئەلکترۆنیەکان دەگرێتەوە هەروەها ئینتەرنێتیش دەگرێتەوە بەڵام لێرە بۆچی بڵێن کەم و کوڕیەکە چیە لە کەم و کوڕیەکە ئەوەیە کەسێک وێنەیەکی کەسێک بە ناشیاوی بەڵاو بکاتەوە کە خۆت زلکی خۆشی لەبەر بێ و کەسە
بەڵام بە حاڵەتێکەوە بەلا بکەتەوە کە زەرێری پێ بکەوێ هەروەها کەسێکی تر ڕسمێکی کەسێکی بەڕووتی بەلا بکەتەوە سزاکەی هەردووکیەکە یعنی یەک سزایە جیاوازی نەخستوتە ناو سزاکان بۆ نمونە کەسێک ڤیدیۆی کەسێک بەڵاو بکەتەوە یان بۆ نمونە بە حاڵەتێکی ناشیا و بە درەوشتی یان کەسێک ڤیدیۆیکی ئاسایی بەڵاو بکەوێتەوە بەڵام بۆ شکاندنی سمعە و کەسە بێتن یەک سزای هەیە هەروەها بۆ نمونە کەسێک تەهدیدی کەسێک دەکات تەهدید بە کوشتن دەکاتن هەر لەگەر حاڵەتەکەی ڕسمەک بەڵاوکردنەوە لێرە سزاکەی جیاوازی نەخستناو بۆیە من دەڵێم پێویستی بەڕاستکردنەوەیە جیاوازی بخرێتە نێوان تاوانەکان کەسێک کە وێنەی کەسێک بەڵاو بکەتەوە سزایەکی هەبێ کەسێک وێنەیەکی کەسێکی حاشە بەڕووتی بەڵاو بکەتەوە یان کەسێک تهدید بکاتن بۆ کوشتن دەبێت جیاوازی هەبێتن لە نێوان سزاکان کە لەگەر ئەم سەردەمە بگونجێتن لەگەر فەیسبوک و ئینستاگرام و هەتا کۆتایی باشە کاک حامید زۆر کات هاوڵاتیان تێگەیشتێکی بۆ جۆرەیان هەیە ئەڵێن ئەگەر ئێمە بمانێ هەڕەشە لە کەسێ بکەین یاخود تهدیدی کەسێ بکەین یاخود قسەیەکی ناخۆش ئەمانەوێ شتێکی نشیاوە بەرامبەر کەسێکی بکەین ئەگەر لە ڕێگەی ئامێریکی پەیوەندی بێ لە ڕێگەی تەلەفۆنەوە بێ لە ڕێگەی نامەیەکەوە گەرمی پێ بڵێم ئاسانە و هیچ کێشەیەکی یاساییم بۆ دروست نابێ بەڵام ئەگەر ڕوبەڕۆم شتێ بەرامبەر بکەم و کاتە تاوان دروستە بێ ئەم تێگەیشتنا لە ڕووی یاساییەوە تا چەنە دروستە؟ بەڕاستی ئەمە هەڵەیەکی تێنەگەشتنەوەتە ئەو بەڕێزە کەوا بیر دەکاتەوە تێنەگەیشتووە لە یاسا تێنەگەشتووە بڵێن لەگەڵ ڕێزم ناڵێم کەسێک تێنە لە یاسا تێنەگەشتووە بۆیە لەسەر پرسیاری بەڕێستان هەر کەسێک بە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان چ بە نامەیەکی دەنگی بێت یان نامەیەکی نووسراو بێت یان بەڵاوکردنەوە بێتن لە فەیسبوک یان ماسنجەر هەر شتێک بەکاربێنێتن بێگومان لە دادگاکان وەکو بەڵگە بەکاردێتن و بەڵگەیەکی چەسپا و زەربەرگەیەکی بەهێز بۆ بەڵگەیەکی بەهێز بۆ نمونە ئەگە کەسێک بڵێن بچیت شکایەت لە کەسێک بکە بڵێ ئەو کەسەی دووەم جوێنی بە من داوا ڕاستەوخۆ دادواری بەڕێز دەڵێ کە بەڵگەیەکم بۆ بووینە یان شاهێدێکم بۆ بووینە بەڵام ئەمانە ئەوانەی لە فەیسبوک ئان لە بڵێن لە موبایل نامەی دەنگی نامەی نووسراو ئەوانە ڕاستەوخۆ وەکو بەڵگە لە دادگا بەکاردێت بەڵام چۆن بەکاردێت سەرەتا ئەوەی کەسەی کە بڵین شتەکەی بەرامبەر کراوە کە بڵێن خاوەنی مافە زوڵمی بەرامبەر کراوە تهدید کراوە ڕسمێکی بەلاو کرایتەوە پێویستە سەرەتا سەردانی دادگا بکە نێزیکترین دادگا یان نێزیکترین بنگەی پۆلیس ئەوجا پۆلیس هەردەنێتە دادگا لێرەوە بە بڕیاری دادوەری بەڕێز داوا لە ئەم کۆمپانیایە دەکەتن کە ئەگەر موبایل بێتن بۆ نمونە تۆڕە پەیوەندەکان کە کوڕەکە ئاسیە زێنە هەر کۆمپانیایەکە بیتن ئەوە بە پێی بڵێن ئەو بڕیارەی دادوەر بڵێن کۆمپانیەکە پێویستە لەسەری ئەو بەڵگەیە بە دادوەری بەڕێز بداتن زۆر باشە کاک حامید بۆیە وەکو بەڵگەیەکی بەهێز بەکاردێت بەڵێ سەبارەت بە سەلماندن چۆن ئەم کەسە بی سەلمێنێت کە بۆ نمونە بەتایبەت لە بابەتی ڕەشەکردنە ئەم کەسی بەرامبەر هەڕەشەی لێ کردو بۆ نمونە ئێستا من ئەتوانم دوو فەیسبوک دروست بکەم یەکێکیان بەناوی خۆم یەکیان بەناوی تۆ وا بنووسم تۆ هەڕەشەت لە من کردووە دوای بێم پرنتی کەم بی بەم لای دادوەر بڵێم ئەم کەسە ئەوە تاوە مەسیجەکانێتی هەڕەشەی لە من کردووە ئایا ئەمە وەرەگیرێت وەکو سەلماندن یاخود ڕێکارەکانی چییە تاوەکو بسەلمێنێت کە ئەم کەسە بە واقعی هەڕەشەی لێکراوە هیچ فرتوفێڵێکی تێدا نیە کەیسەکەی مامۆستا بەڕاستی ئەوەی بەڕێستان باسی کرد تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆزێک زەحمەترە لە تۆڕە پەیوەندیەکان چونکە تۆڕە پەیوەندیەکان کۆمپانیان هەیە لە هەرێمی کوردستان لە عێراق ڕاستەوخۆ دەتوانن بە بڕیاری دادگا ئەو بەڵگانە بێنن بەڵام سەبارەت ئەوەی بەڕێستان ئاماژەتان پێگیر کە گوایە کەسێک بە ناوێکی تر فەیسبوکێک ئینستاگرامێک پەیجێک دروست بکاتن هەڕەشە لە کەسێکی تر بکاتن لێرەوە ئەمانەش بڵین چارەسەری هەیە ئەگەر تۆزێک زەحمەتریش بیت بۆیە هەم بە بڕیاری دادوەر
دەتوانیتن بە داوا لە دەستگا ئەمنیەکان پۆلیس ئاسایش بکەن کەسانی بسپۆر هەنە لە بواری ئایتی بواری ئایتی بۆ نمونە کەسێک ئەکاونتێکی بەناوی من دروست کردووە کە دەسیتە ئایتی بە پێش شارەزایی ئەوان شوێنی من مووقعی من و مووقع ئەوە جیاوازە بۆیە دەتوانن بە پێی مووقعی ئەو کەسە شوێنی دانیشتنی ئەو کەسە چونکە کاتێ ئینتەرنێت دەکرێتەوە لە ئایتی لە بەشە تەکنیکەکان مامۆستا شارەزایی زۆر هەیە دەتوانن ئێستا من لێرە قسە بکەم بە تەلەفۆن شوێنی من دیاری بکاتن هەر تەلەفۆنی تەنها حرارەتی بە موبایلە چونکە فێسبووکیشیان بە موبایل یان بەوەکە بەکاردێتن بەشی ئایتی دەتوانێتن ئەو کەسە بدۆستەوە زۆر جار کە بڵین دادوەری بەڕێز ئەو داوایە ناکەتەنیا ئەو کەسە نادۆزرێتەوە بۆ ئەوەیە کێشەکە گەورەتر نەبێ بۆ نمونە زۆر جار کێشەیەکی بچووک هەیە ئەگەر ئەو کەسە بێتە دیاریکردن احتیمالە ببتە هۆی تەلاقدان هۆی کوشتن بۆیە دادوەر زۆر پێگیری ناکە لەسەر ئەوەی ئەو کێشەیە گەورەتر ببێ ئەگەرنا دەتوانن بەشی ئایتی کەسانی بسپۆر هەن کە شوێنی ئەو کەسە بدۆزنەوە کە ئەکاونتی بە سەختا دروست کردووە هەرچەندە تۆزێک زەحمەتریشە. باشە کاک حەمید کێنە و کەسانی کە دەتوانن کاتێک کە تاوانێکیان بەرامبەرەکرد لە ڕێگەی ئامریکانی پەیوەندیکردنەوە سکاڵای یاسایی تۆمار بکەن لە بنکەکانی پۆلیس بە یاخود دادگاکان. بەڵێ ئەو کەسانە هەر کەسێک دەتوانێتن کە ئەو مافای لێ خورابێ یان تهدید کرابێ یان هەڕەشەی بەرامبەر کرابێ یان بڵێن ناوی لەکەدار کرابێتن لێرە هەر کەسێک دەتوانێتن هەر کەسێک تەمەنی لە سەروی 18 ساڵ بێتن 18 ساڵی تەواو کردبێتن دەتوانێت سەردانی دادگاکە بکات و سکاڵا لە دادگا تۆمار بکە یان لە بنکەی پۆلیس. بەڵام ئەگەر ئەو کەسە تەمەنی لە خوارو 18 ساڵی 18 ساڵی تەواو نەکردبێتن دەتوانێتن بە خێوکەری ئەو ئانگووەلی ئەو ئانواسی ئەوە هەر کەسێک بێتن کە باوکێتیان برایەتی کەلەوەی گەورەترە تەمەنی تەواوە دەتوانێتن لە باتی ئەو سکاڵا تۆمار بکەن. واتە هەر کەسێک مافی هەیە چ ڕاستە خۆ بەخۆی ئەکە تەمەنی 18 ساڵ بێت یان بە ڕێگای وەلی یان واسی دەتوانێتن ئەو داوایە تۆمار بکاتن. زۆر باشە سەبارەت بە دروستکردنی تۆمەت چی دەکرێت ینی بۆ نمونە کەسێک کە لە ماڵی خۆیدا دانیشت و تۆمەتێکی بۆ دروستەکرێت کە هەڕەشەی لێکراوە زۆر جار بە ساختە بەڵگەشی بۆ دروستەکرێت کەسی بەرامبەر دەتوانێت بەچی بیسەلمێنێت و چۆن ڕێکارەکانی سکاڵاکان ئەنجام دات و بچێت سکاڵا تۆمارکە بەرامبەر بە کەسی بەرامبەر. بەڵێ مامۆستا لە مادەی 2 لە بڵین یاسای تایبەت بە پەیوەندیەکانی ساڵی 2008 چەند حاڵەتێکی دیاری کردووە کە ئەمانە تاوانن. یەک لەو حاڵەتانە بۆ نمونە هەرەشە، جوێندان، ناولۆکەدارکردن، تۆمەت هەڵبەستن، هەتاکو ئەگەر کەسێک وێنەی کەسێک بگرێتن وێنەیەکی ئاسایش بێتن یعنی وێنەیەکی زۆر ئاسایی بێتن بەس بێ ڕەزامەندی کەسەکەی دی وێنەی بگرێت و وێنەی لێ بەڵاو بکرێتەوە ببیتە هۆی ئەوەی زەرێک پێ بکەوی چ لە سمعەتی چ لە مادی ئەمەش دەگرێتەوە یعنی خۆ وێنەیەکی ئاسایی بێ بەلا هاوڵاتیان هەڵاتی نەگەن بڵێن تەنها وێنەی ڕوود وێنەیەکی ئاسایی کەسێک وێنەی من بەڵاو بکاتەوە بەڵام ببتە هۆکاری ئەوەی کە من زەرێکم پێ بکەوێتن ئەوەش هەمان حاڵەتە هەروەهاوەکو بەڕێستان ئاماژتان پێکرد تۆمەتیش هەمان حاڵەتە هەر کەسێک ئەو شتانە ئەنجام بداتن سزاکەی ئەوەیە کە تێتە زیندانیکردن واتە بەندکردن کە حەبس پێی دەڵێن کە لە 6 مانگ کەمتر نەبێ واڵە 5 ساڵ زیاتر نەبێ هەروەها پێبژاردەکردن کە لە مەلیۆنێک واتە غەرامە کەمتر نەبێت و لە 5 ملیۆن زیاتر نەبێتن ئەوە هەر کەسێک تۆمەت بدەتە پاڵ کەسێک ڕێگای بڵین چەسپاندن ئانکو بەدەستهێنانی بەلگەکانیش هەروەکو پێشتر ئاماژان پێکرد بە بڕیارێکی دادوەر داروە لە کۆمپانیەکان دەکاتن یان داوا لە دەستگا ئەمنیەکان دەکەتنەکە سۆشال میدیا بیتن. مامۆستا حەمیدێکی تر لە کێشانەی کە هاوڵاتیان زۆر تووشێ بنەوە بەتایبەت لە ناو گەنجانە ئەم پشتە باوە بوونی هەڕەشەکردنە لە ڕێگەی ئەمریکانی پەیوەندیکردن بۆ نمونە بەتایبەت لەم حاڵتە ناو گەنجانە هەیە خانمێکە وێنەیەکی هەیە وێنەیەکی نەشیاوە با بڵێن لە لای کوڕێکە یا پیاوێکە
ئەم کوڕە هەمیشە هەڕەشەی لێکا کامیانەی بڵاوە کاتەوە ئەم خانمە پێویستە چ جۆرە ڕێکارێک بگرێتە بەر بۆ ئەوەی کە لە ڕووی یاساییەوە مافی خۆی بەدەست بێنێت و پارێزراو بێت. بەڵێ بەداخەوە بەڕاستی خۆی ئەگەر ئێمە تەماشای تۆڕە پەیوەندیەکان بکەین تۆڕە کۆمەڵایەتیان بکەین بۆ ئەوە دروست بووە کە مرۆڤ سوودی لێ ببینێتن. بەڕاستی ئەو تۆڕانە سوودی زۆر زۆرە ئێمە سەرەتا پێش وەڵامدانەوەی پرسیاری بەڕێستان باسی سوودەکان بکەم بۆ ئەوەی ئێمە تەنها لایەنە خراپەکەی باس نەکەین. بۆ نمونە ئەگەر ئێمە لە بەلایانی باش بکەین ئێستا کەسێک کە هاوڵاتیەک ئەنکوڕێکی لە خارجە برایەکی لە دەرەوەی وڵاتە هەندەرانە دەتوانێتن ڕاستەوخۆ بە دەنگ و ڕنگ لەگەڵ قسە بکات پێشتر ئەوە نەبوو. ئێستا کەسێک لێرەوە لە هەولێر پێویستی بە دکتۆرێکە لە سولەیمانی پێشتر احتیمال لە لێرە چۆ بە سولەیمانی لە سولەیمانیەوە دکتۆرەکە ئامادە نەبوویت یان سویتە دەرەوەی وڵات بەڵام ئێستا بە تەلەفۆنێک دەتوانێتن بخۆی نۆرەکە بگرێت و تاکید ببێتەوە ئایا دکتۆرەکە لەوەیە ئانا لێرە دەبێتە هۆی ئەوەی کە هەم بە فیڕۆنەدانی کات بە فیڕۆنەدانی پارە مەترسی ڕێگا هەمووی لە مرۆڤ کەم کاتەوە ینی سوودی زۆر زۆرە ئەگەر باسی سوودەکانی تۆڕەکەی پەیوەندەکان بکەن هەروەها کەسانی ئاکادمی دەتوانن چەندین کتێب واتە پارتۆک بەدەست بێنن چ لە ڕێگای گۆگڵەوە چ لە ڕێگای واتسابەوە کەسێک لێرە داوای پارتۆکێک دەکە لە بەغدا بۆی دەنێرن کەسانی ئەکادمی بخۆیان بەکاردێن بۆ لێکۆلینەوە سۆدی زۆر زۆرە بەڵام بەداخەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان بە عێراق بەگشتی کە خراپی بەکاردێنین ئەوەش بۆ هۆی ئەوەی ناڕەشەمبیریمانە لەو بڵێن تۆڕانەوە لەسەر پرسیاری بەڕێستان کە کەسێک هەڕەشەی بەڵاوکردنەوەی وێنەیەک دەکات چی بگرێتە بەر لێرە ئەو کەسە باش وایە کە بە زووترین کات بێ شەرم بێ بڵێ شەرم لە کەسێکی گەورەتر بکاتن نەڵێ من ئافرەتم سەردانی بنکەی پۆلیس ناکەم با سەردانی دادگا بکاتن بە زووترین کات زۆر کات دەتوانیت بەتایبەت دەستگا ئەمنیەکان بێ ئەوەی ناوی ئەو کچە و ئافرەتە بەڵاو بکرێتەوە لێکۆڵینەوە لەو کەسە بکەن ئەو کەسەش دەستنیشان بکەن بێتە دەستە سەرکردن بێ ئەوەی ناوی کچەکە بزانێ بەڵام ئەگەر کچەکە ئافرەتەکە هەر کەسێک هەبێتن ئەکە زوو لانی پەیوەندیدار دەستگای ئەمنیەکان دادگای ئاگادار نەکردەوە لێرە دەکرێتن ئەگەر سەرەتا وێنەیەک بێتن دوای ڤیدیۆکیش پێ چاکەتن کێشەکە گەورەتر دەبێت بۆ ئێوە باشە یعنی هیچ مەترسیەکی نەبێ ئەو کەسە یەکسەر لە بچووکترین حاڵەتدا لە سەرەتای هەڵەکاندا بە هەلای خۆیدا بستەوە و لایانی پەیوەندیدار ئاگادار بکەوە لەو هەلەیە کە کراوە بۆ ئەوەی ئەو کەسای تۆمەتبار دەستەسەر بکرێتن. کاک حەمید کۆمەڵشتی زۆر جوانە باس کرد لەبارەی یاسا و مامەڵی یاسا لەگەڵ ئەم بابەتەدا و هەروەها ئەو سزانی کە دانراوە لەم نێوەندەدا تا چەند گرنگە هاوڵاتی بەکارهێنەرانی فەیسبوک و تویتەر و ئینستاگرام هەموو ئەوانە تا چەند گرنگە ئاگاداری ئەوە بن هوشیاری ئەوەشیانە بێت کە هەر هەڵەیە بکەن هەر شتێ بکەن یاسا هەیەەوە ئەو کەسی بەرامە دەتوانێت سکاڵیان لەسەر تۆمار بکەواتە هوشیاری یاسای بۆم بابەتانە تا چەند گرنگە هەموو کەسێک هەمومان هەمان بێت. بەڕاستی هۆشیاری یاسایی بۆ هەموو تاکێکی ئەم هەرێمە گرنگە و هەموو تاکێک کە ئەم تۆڕانە بەکاردێنێ گرنگە سەرەتا هۆشیاری ئەوەی هەبێتن کە پێویستە ئەم شتانە بۆ سوودگەیاندنی مرۆڤ بەکاراتوە بەڕاستی مرۆڤ سوودی لێ ببینن دەتوانین سوودی زۆری لێ ببینن و هەروەها پێویستە بزانین چۆن تووشی هەڵە دەبین بۆ نمونە یەک لەو هەڵانە کە مرۆڤ تووشی دەبیتن کە ناردنی وێنەیە لە ڕێگەی ماسنجەر لە ڕێگەی ئینستاگرام بۆیە بۆ پێویستە هوشیار بین لەو خاڵەدا کە لە ماسنجەر وێنە بۆ کەس مەنێرن خۆ ئەتا کەسە نزیکەکانی خۆمانیش بین بۆ چونکە ماسنجەر فێسبوک تێتە هاکردن کەسێکی تر دەتوانێتن ئەو وێنەیە لە ناو فێسبوکی من دەربێنێتن و بۆ مەرامی خراپی خۆی بەکاربێنێت یان ئینستاگرام هەروەها پێویستە هەندێک شت بۆ ماندێتن لە ڕێگەی ماسنجەر لە ڕێگەی ئینستاگرام
ئێمە هەر نەچین کلیکی کەین و بچینە ناو ئەو شتە داونلۆد کەین چونکە زۆر جار دەبێتە هۆی مۆبایلەکەت هاک بکرێتن هەموو شتەکان لە ناودا ببێت یان دەبێتە هۆی هاکردنی فێسبوک یان بڵێن ئینستاگرام هەر تۆڕێک بێتن بڵاوێنن بۆیە پێویستە ئێمە هۆشیار بین لەوانە بە تایبەت نەڕناردنی نامە وێنە بەڵێن لە ڕێگای ئینستاگرام یانیش ماسنجەر هەروەها وەکو باسم کرد هەموو شتێک لایک و داونلۆد نەکەین کە بۆمان دێتن چونکە زۆر پەیجی خراپ هەیە کە کاریان هاکردنە پێویستە زۆر هەشیار بین لەوە. کاک حەمید کاتێک کەسێک کە تاوانێکی بەرامبەرکرێت بەم ئامێرەکانی پەیوەندیکردن تۆڕە کۆمەڵایەتیەکان تووشی زیانە بێت و سومعی لەکەدارە بێ یاخود هەر زیانێکی معنەوی تر کە تووشی ئەبێ ئایا یاسا هیچ مەجالێکی بۆ ئەمە داناوە کە داوای قەرەبوو بکە لە بەرامبەر ئەو زیانە مادی و معنەویانەی کە بەریکەوتون؟ بەڵێ ئەوە سەرە ڕای ئەوەی کە باسم کرد کەسەکە تێتە زیندانیکردن و تێتە پێبژاردەکردن واتە غەرامەی لێوە دەگرێت بێگومان غەرامە ئەنکە و پێبژاردە بڕێکی پارەیە ئەو بۆ خەزینەی حکوومەتە بۆ ئەو کەسە نییە کە داوای مافی خۆی کردە بۆ نمونە کەسێک هەرەشە لە من دەکە یان کەسێک لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکان پەیوەندەکان زەرەرێکی مادی یان معنەوی بە من دەگەیەنیتن لێرەوە کە من داوام بەرز کردەوە دادوەر بڕیاریدا بە زیندانکردنی ئەو کەسە وا پێ بژاردەکردنی ئەو کەسە لێرەوە مافی من کۆتایی نایەتن لێرە دەتوانم لە دادگای بەرایی واتە مەحکەمە مەدەنیەکان بچم داوای خۆم تۆمار بکەم و داوای مافی خۆم بکەم ئەو مافی ئەو زیانم پێکەوتووە واتە بڵێن داوای شارستانی ئانکو داوای مەدەنی بکەم کە ئەو مافە وەرگرمەوە کە زیانم پێکەوتە واتە پێی دەڵێن تەعویز ئەگەر تەعویز بکرێمەوە بەو زیانەی کە بەرم کەوتەوە زیانەکەش دادگا بڵێن لیژنەیەکی هەیە پێی لیژنەی ئەو دادگایە دیاری دەکەن کە ئەو کەسە چەند زیانی پێ کەوتووە دەتوانێت بێگومان لەسەر پرسیاری بەڕێستان بێگومان ئەو کەسە دەتوانێتن داوای زیانەکان بکاتنە دادگا. زۆر باشە ئەگەر پلەبەندی هەبێت دەکرێت لەم مەجالەشدا بڵێن قورسترین تاوان بوونی هەیە و ئەگەر بوونی هەبێت کامەیە و سزاکی چییە؟ واتە مەبەستت تاوانی گەورە و بچووک؟ بەڵێ تاوانی گەورە بچووک لەم بابەتەدا لە خراپەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەندیەکان. بەڵێ مامۆستا چەند تاوانێکی دانا لە مادەی دوودا دیاری کراوە لەوانە هەڕەشە جوێندان هاندان بۆ کوشتن وێنە بەڵاوکردنی وێنەی خراپ بڵێن لکاندنی پێگەی ئەو کەسە هەندان بۆ ئەنجامدانی تاوانێک نزیکەی 10 حاڵەتی دیاری کردووە هەموو یەک سزای بۆ داناوە ئەو وەکو باسمان کرد کە سزاکەی ئەوەیە لە 6 مانگ کەمتر نییە و لە 5 ساڵ زیاتر نییە هەروها پێبژاردەکەی لە مەلیۆنێک کەمتر نییە و لە 5 زیاتر نییە بەڵام لە مادەی 3 کە دواتر باسی کردووە هەندێک سزای سووکتر هەیە ئەو سزایش ئەوەیە کە لە بڵێن مادەی 3 هاتووە لە 3 مانگ کەمتر نییە و لە ساڵێک زیاتر نییە هەروها پێشبژاردەکەی ئەوە لە 750,000 کەمتر نییە و لە 3 ملیۆن زیاتر نییە ئەوە بۆ ئەو کەسانەیە کە کەسێک ئیزعاز دەکەن واتە نەکو کەسێکی تەهدید کردووە نەکوێنەی کەسێکی بەڵاو کردووە بە لکاندنی نەتەهدیدی کەسێک کردووە ئەوە بۆ ئەو کەسانە ئەگەر هات و کەسێکی ئیزعاز بکاتن بە تۆڕە پەیوەندیەکان یان تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوە سزاکەی سووکترە وەکو گوتمان لە 3 مانگ تا ساڵێک زیندانیە هەروها پێبژاردەکەی لە 750,000 تاکو بڵین 3 ملیۆنە ئەوە لێرە پلەبەندیەکەی تەنها لەو جیاوازیەدایە بەڵام دەمەوێت ئاماژە بە خاڵێکی ترم گرم کە مامۆستایان بۆ بینەرانی بەڕێز کە ئاگادار بن ئەگەر کەسێک ببێتە هۆکاری تاوانێک بۆ نمونە کەسێک وێنەی ئافرەتێک بەڵاو بکەتەوە برێت ئەو ئافرەتە خراپە ئەگەر هاتوو ئەو ئافرەتە لەبەر وێنەی ئەو کەسە هاتە کوشتن دەبێتە شریک لە تاوانی کوشتن یان کەسێک وێنەیەک بەڵاو بکەتەوە بڵێ ئەو مرۆڤە ئەو زەڵامە هەر کەسێک بیتن پێویستە بێتە کوشتن لەبەر هۆکاری ئەوەی ئەگەر ئەو کەسە هاتە کوشتن
ئەو کەسەی کە بەڵاوی کردوتەوە دەبێتە شەریک لە تاوان واتە هەر کەسێک لە تۆڕە پەیوەندیەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان هان بدات بۆ تاوانێک ئەگەر ئەو تاوانە ئەنجام درا دەبێتە هاوبەش شەریک لەو تاوانە هەمان سزای دەبێتن. زۆر باشە مامۆستا حەمید. یەکێکتر لەوانەیە کە هاوڵاتیان زۆر کات پرسیارەکەنەوەیە کە کەسێکە تاوانێک ئەنجامەدا بە ئەمریکی پەیوەندیکردن بەڵام ئامێرە پەیوەندیەی خۆی نییە مەسەڵەن تەلەفۆنێکەکە بۆ کەسێک و تەهدیدیەکە هەڕەشەی لەیەکە جوێنی پێدا حاشا من حوزور بەڵام ئەم تەلەفۆنەی خۆی نییە هیچ کەسێکی تریە خاوەنی مۆبایلەکە یاخود خاوەنی ئامێری پەیوەندیەکە لێرەیە تا چەنە بەرپرسیارە بێت لە ڕووی یاساییەوە. بەڵێ خۆی سەرەتا کە کەسەکەی داوا دەکاتن کە دادگاش داوا لە کۆمپانیەکان دەکاتن بۆ نمونە ئامێرەکەی منە خەت سیمکارتەکە لە سەر ناوی منە سەرەتا یعنی داوا لە من دەکرێت کە ئامادەم لە دادگا بەڵام دوای لێ کۆلینەوە کە دەردەکەوێ بۆ نمونە من دەڵێم ئەو تەلەفۆنە ئەو کاتە ئەو ساتە لە لای هاوڕێیەکم بوو لێرەوە دەتوانێتن یەکسەر داوا لەسەر هاوڕێ بکاتن ئەوە دادگا گاسی ئەو کەسەی تر دەکاتن کەسی دووەم دەکاتن کە هەڕەشەی کردووە یان خراپی بەکارهێنایە و ئەو کەسەی کە موبایل لە سەناویە لێرە خلاص دەبێتن بەڵام لە سەرەتاوە بانجی ئەو کەسە دەکرێتن بێگومان تا ئەو کەسەی تاوانبار تێتە دەستنیشانکردن و تێتە بڵین سزادان لێرەوە پێویستە ئێمە موبایلەکەی خۆمان بە هەر کەسێک نەدەین و حاڵەتێکی تر لەسەر پرسیاری بەڕێستان بۆ نمونە ئەگەر سیمکارتی من لە سیمکارتەکە لە سەناوی منە بەڵام کەسێکی تر هەڕەشە پێ دەکات لێرە هەر بە هەمان حاڵ سەرەتا دادگا گاسی من دەکاتن واتە داوا لە من دەکاتن کە ئامادەم لە دادگا چونکە سیمکارتەکە لە سەناوی منە بەڵام دواتر کە سەلماندم من لەو کاتەوە سیمکارتەکە لە لای من نەماوە سیمکارتەکەی من نییە لێرە داوا لە کۆمپانیا دەکرێتن کە شوێنی ئەو کەسە دەستنیشان بکاتن کە موبایلی بەکارهێنایە چونکە بەڕاستی تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە وەکو بڵین ئەگەر کەسێک لە هەر شوێنێک موبایل بەکاربێنێ بۆ نمونە من ئێستا لە هەولێرم سیمکارتێکم لە بڵین لە خەباتە یان لە دهۆکە با من مالم لە هەولێرم بڵین ببوورە کۆمپانیا دەتوانێت شوێنی هەردووکمان دەستنیشان بکە کۆمپانیا دەتوانێت شوێنی ئەو سیمکارتە ئەو مۆبایلە دەستنیشان بکاتن کە تەلەفۆن لە چێوە دەکرێتن دەتوانێتن شوێنی ئەو کەسە دەستنیشان بکاتن. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک حامید نازم پارێزەر لە هەولێرەوە لەگەڵمانە بوو سپاس کە ئەم دەرفەتت بێوم بەخشی. زۆر سپاس. بەلازان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ سینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاتان لەبێ دووبارە ئازیزان دەچینە لای پامنەرمان سامان فەتاح لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە بێ کاک سامان سڵاوی خوا گەورەت لێ بێ هەواڵەکانی هەڵەبجە چۆن و زانیاریەکان ئەمڕۆ لەوێ چۆن؟
بەڵێ سڵاوتان لێبێ دیارە لە کەشوەوەوە دەست پێ یەکەم کەشوەوە ئێستا یاسمانی هەڵەبجە خۆرەتاوە و ئەمێ ئامارەکانی بارانبارینتان بۆ بخەمە ڕووکە ئەم ساڵ تاکو ئێستا 10 میلیۆن باران باریوە جیاواز لە ساڵی ڕابردوو 4 سانتیم 4 میلیۆن ببوورە باران زیاتر باریوە لە ساڵی ڕابردوو کە 6 سانتیم باران باری بوو ساڵی پارتاکو ئەم بەروارە برار ئەمڕۆ لە هەڵەبجە قوتابخانەیەک دروست بکرێکە و قوتابخانەیە تایبەتە بە ئاوارە سووری و عێراقیەکان کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە هەڵەبجە نیشتەجەن و لە خانووی کرێدا و لەم خانوو بۆ ئەو خانوو قوتابخانەکە بەڕێکراوە لە ئێستادا قوتابخانێکی تایبەت بە خوێندنی و ئاوارانە لە سنووری پارێزگای هەڵەبجە برارە ئەمڕۆ بکرێتەوە. بڕیاری شە کاتژمێر 2:30 و ئێستا من لە بەردەم زانکۆی هەڵەبجەم بڕیارە کاتژمێر 2:30 و خوێندکارانی ناڕازی زانکۆی هەڵەبجە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ببەستن و کۆمەڵێک داواکاری ئاڕاستی حکوومەت بکەن لەوانە باشکردنی دەرماڵە و پێدانی دەرماڵە لە کاتی خۆیدا و باشترکردنی خزمەت گوزاریەکانی بەشە ناوخۆیەکان کە لە ئێستادا کۆمەڵێک کێشە و گرفتیان لە باشە ناوخۆیەکانەیە و بۆ خوێندکارەکان تەرتیب نەکراوە. بەدەر لەوە هەر ئەمڕۆ بڕیارە پانێڵێک لە زانکۆی هەڵەبجە بەڕێوە بچێت کە پانێڵەکە باز لە کاریگەریەکانی شەڕی ئۆکرانیا دەکات دەربارەی کاریگەریەکانی لەسەر ئاستی گیان و لە وڵاتان و لێکەوتەکانی چی دەبێت و چۆن دەبێت دیارە لایەن مامۆستایانی زانکۆ کەسانی شارەزاوە پانێڵەکە بەڕێوە دەبرێت و شرۆڤەی ئەو بابەتانە ئەکرێکە لە ماوەی ڕابردوودا شەڕی ئۆکرانیا دروستی کردووە لەسەر ئاستی گیان. بەدەل لەم بابەتانە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا فستیڤاڵ یەنار بەڕێوە چوو لە هەڵەبجەکە لەسەر ئاستی کوردستان توانم بڵێم عێراقیش فستیڤاڵێکی فراوان و گەورە بوو لەسەر ئاستی ئێرانیش خەڵکو و خاوەنکار و ئەمانە بەشداری فستیڤاڵەکەیان کرد بە پێی ئامارانی کە بڵاو کراوە 250,000 کەس لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی عێراقیشەوە بەشداری فستیڤاڵەکەیان کردبوو و زیاتر لە 950 تۆن شتومەک و کاڵا لە فستیڤاڵ یەنار فرۆشرا کە ئەمە گرنگێکی خۆیە گرنگێکی ئابووری و گرنگێکی دارایی و بازرگانی هەیە بۆ خاوەنکار و کاسبکار و باخەوان و جوتارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەگە ساڵی ڕابردووی جیاوازیەک دەبینرێت بەڵێ دانیار بێگومان بەڵێ دانیار بێگومان جیاوازیەکانەوە بوو کە ساڵی ڕابردوو تەنیا 400 بۆ 500 کەپر و خاوەنکار بەشداریان تێدا کرد ئەم ساڵ ڕێژەکە بەرز بووە بۆ 700 خاوەنکار و باخەوان و جوتیار کە بەرەمە کشت و کاڵی و بەرەمە خۆماڵەکانیان تێدا نمایش کردبوو و تێدا عەرز کردبوو بەدەل لەمەش هاتنی ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستانەوە و جۆرێک لە جۆرەکان ئەم ساڵ فستیڤاڵ یەنار سنوورەکانی زیاتر بڕیلەوەی کە لە پارێزگاکانی عێراقیشەوە و لە وڵاتی ئێرانیشەوە ئەم خاوەنکار وەم هاوڵاتی بەشداری فستیڤاڵەکەیان کرد. زۆر باشە کاک سامان باسیەوەت کرد کە لە زانکۆی هەڵەبجە پانێڵێک سازەکرێت دەربارەی شەڕ و کێشەکانی نێوان رووسیا و ئۆکرانیا ئایا بەپێی زانیاریەکانی تۆ ئەم شتەی چ کاریگەرێکی بێت لە سەر هەرێمی کوردستان و لێرە وەکو بابەت پانێڵی لەسەرکرێ؟ بەڵێ جۆرێک لە جۆرەکان شەڕی ئۆکرانیا و رووسیا کاریگەری لەسەر هەموو وڵاتان داناوە لەسەر ئاستی گیان کە جۆرێک لە جۆرەکان قسە و باسی لەسەر دەکرێت لە وڵاتان لە هەرێمی کوردستانیش بێگومان کە هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق و عێراقیش کە کەوتووەتە ناوچەکەوە کاریگەری لەسەر هەموو جونگەکان دروستەکان شەڕی ئۆکرانیا وەک چۆن کاریگەری لەسەر وڵاتانی ئەوروپا دروست کردووە شەڕی ئۆکرانیا جۆرێک لە جۆرەکان ئەو وڵاتە ئەوروپیانە خۆیان یەکلایی کردوێتەوە بۆ پشتیوانی لە ئۆکرانیا بەڵام بە دیوەکەی تردا دژایەتی رووسیا دەکەن رووسیاش دیارە وڵاتێکی گەورەیە لە بەرەمێنان و لە پیشەسازی و لەوە بەرێنان و لە خاوەندارێتێکی گەورە بۆیە کاریگەری لەسەر هەموو وڵاتان جێهێڵێژە ڕۆژلە و پانێڵا شرۆڤێ و بابەتەوە کاریگەریانە دەکەن کە شارەزایان و باسی دەکەن و کاریگەریە خراپ و نێگەتیفانە چین کە شەڕی ئۆکرانیا و رووسیا دروست بوون. خۆش سپاس بۆ پەیامنێرمان کە سامان لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ گەستنەوەی زانیاریەکان. وەڵازان و خۆشەویستان دەچینە چەند چەماڵ ڤیدیۆکمان هەیە کە لەوێ چەند ڕۆژی ڕابردوو پرۆژەی میهات بۆ لەبەرکردنی سوورەتی ڕەحمان ئەنجامدرا تیایدا
هاوڵاتیانێکی زۆر لە هەرێمی کوردستاندا بەشدار بوون لە چەمچەماڵیش هاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکە هاوڵاتیەکی زۆر بەشدار بۆ پێکەوە بینەری ڤیتیەک دەبین لەو بارەیەوە. ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە هەر کەسێ پەیڕەوی بکە لە دوا ڕۆژدا شادومانە هەر کەسێ پەیڕەوی بکە لە دوا ڕۆژدا شادومانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هۆی ژیان. بوونی پرۆژێکی لەم شێوەیە زۆر پێویستە بە تایبەتی لەم ڕۆژە ینی گەنجان وایە لێ تۆ کاتێکی پێویستە ئەمە قورئان خوێندندا نەناوە و ئەگەر ئەمە هەبێت سوودی دنیا قیامەتی تیا بەڕێ شتێکی زۆر پێویستە. بەڵێ وڵات دەستخۆشێکی زۆریان نیەکەین لە برێ لەم ڕۆژەیە ینی تاکە پرۆژەیەکەوە لە گەنجەکات سوودێکی ئەو دنیاشی پێ بگەێنێت لە برێ شتەکانی ئەم ڕۆژ هەمووی دنیاە بە جدی گەنجان وایە لێ تۆنی گرنگی بە دنیای ئەدەن گرنگی بۆ دنیا نادەن. سەرەتا سوپاس بخۆی گەورە پاشان سپاس بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان. پرۆژەی میها دیارە پرۆژەیەکی بەرز و پیرۆزە پڕخێرە بەرەکەتە سوپاسی هەر کەسێکەکەین کە دەستی لەم خێرا هەیە دیارە پرۆژەیەکی گرنگە بەڕاستی پێویستە بەردەوام ئەم پرۆژانە هەبێت بۆ ئەوەی گەنجان بتوانن بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک لە ناو کۆمەلگای کوردەواری ڕەسەنایەتی پاک و دروستە ڕوو لەخوا و شەرعی خۆی گەورە ئینشاءالله پەروەردە بن دوور بن لە هەر دەستێکی ڕەش و هەر بیرۆیەکی ناشرین و خراپ کە لە ناو کۆمەلگەدا بڵاو ئەبێتەوە. دواترش منۆکو خۆم ینی زۆر گرنگیم بە مەشروعانە ئەدەم حەز ئەەکەم بە بەردەوامیش هەبێت لەگەڵ ئێمە چونکە بۆ ئێمە زۆر ئیسفادەیەکی هەیە بە تایبەت زۆر کەسمان هەیە کە ئێستا لە ماڵەوە بێکارن ینی ئەو وەقتی کە هەیەە سەرفی بکەن بە قورئان و بە فەرموودە و بە هەر شتێک بێ لە ڕێی ینی خۆ پێغەمبەرەکەمانەوە بێ سەڵاو عەلەیهی وسەلەم باشترە وەک لەوەی ینی دانیشین بە دەست بەتاڵی لە ماڵە ئەمانە بۆ ئێمە زۆر باشە منۆکو خۆم زۆر پێم خۆشە کا بەشداری بکەم زۆر ینی باس ناکرێ هەرچەندێ دەستخۆشیان لێ بکەین کەمە و ئەمە بەتەکید ینی زۆر باش ئەبێت ینی ئەگەر بەردەوام بن لەسەر ئەمانە. قورئان خەڵاتی خوددایە ڕووناچیە لەم دنیایە قورئان خەڵاتی خوددایە ڕووناچیە لەم دنیایە بۆ ئێمە ڕێگە و ڕێباز و ئامۆژگاری و ڕێنمایە بۆ ئێمە ڕێگە و ڕێباز و ئامۆژگاری و ڕێنمایە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە ئەم قورئانە هۆی بەڵێ دیارێمە لە سنووری ناوەندی چەند سماڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئەم پرۆژەیەمان ڕاگەیاندەوە پرۆژەی میهادی قورئان لە سنوورەکەی ئێمە 2220 بەشداربوومان هەیە ئەمە بە عامی ناوەندەکە باسەکەم ئەگەر بێمە سەر تەنها سنووری ناو چەند چەماڵ و شۆش کە ئێمە ئێستا لێرە ئیمتحانەکەمان پێکەوە کردووە نزیکەی 1300 بەشداربوومان هەیە لەم کاتەدا بەڵێ ئێمە لە هەموو تەمەنەکانی تیا ئەتوانم بڵێم لە بچووتین تەمەن کە تیاتی تەلەفۆن بۆ من کرا 7 ساڵی تێدایە تیاتی تەمەنی کە زۆر گەورەیە توان بڵێم لە 6 ساڵ زیاتری تێدایە بەڵام بەعام ئەگە بێنە سەر عادەدەکە زۆربیان لە تەمەنیان لە 20 ساڵ بۆ 25 ساڵ لەو تەمەنانەیە بەڵام ئەوەی کە تیاتی لە هەموو جۆرە تەمەنێکی تێدایە و نێتەنها تەمەنێکی دیاریکراوە بێت و بۆ هەردوو ڕەگەزەکە بووە. ئاسوودەی و دڵانە پێناسەی بڕوادارانە ئاسوودەی و دڵانە پێناسەی بڕوادارانە شیفایا بۆ هەموو دەردێ ڕۆشنکارەوەی جیهانە شیفایا بۆ هەموو دەردێ ڕۆشنکارەوەی جیهانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی وڵات زانینکێک لەو شتانی کە ئێمە کەسانی کۆنی خۆمان یاخود خەڵکە قەدیمەکە خۆمانمان پێناسیوەتەوە بوونی جامەدانە یاخود جامانە بووە لە سەریانە کە پیاوانی کورد بەکاریان هێناوە هەتا کاک دانیار لەو سەردەمانەیە ئەگەر
کوڕێک تۆزە پێ بگەشتەیە و جامانی نەبستایە کەیانەوە سەرڕوتە گوێ لێ مەگرن ینی زۆر شتێکی عیبە بۆ لەو سەردەمەدا. جا شێوازی بەستنیشی بەپێی ناوچەکانی هەرێمی کوردستان پارچەکانی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر دەدێت ناوکەشی جیاوازە ئێستا لە منتیقی سلێمانی لە ناوچی سلێمانی پێوترێ جامانە لە دەرەوەی سلێمانی پێوترێت جەمەدانە لە هەورامان و ئەوانە تۆ باشتر لەزان پێوترێ مشکی شێوازێکی جیاوازە ناوەکانیشان جیاوازە نوعێتەکەشی جیاوازە لەگەڵ جەمەدانە ناوەکەشی جیاوازە و هەر ناوچەیە کولتورێک و یەنێکی تایبەت بەخۆی هەیە لەو بارەیەوە. هاوکارانمان فیچەرێکیان بۆ ئامادەکردن لەو بارەیە پێکەوە بینەری دێن. جامانەکانە بەناوی خۆی گەورە و میرەبان پێشەکی بە خێراتتانەکەم بە خێبن سەر چاومان عزێتان کێشە. من ناوم ئاواتە لە ساڵی 1992 خەریکی ئەم پیشەیەم هەتاوەکو ساڵی 90 لە ساڵی 90 بۆ 2004 دابڕانێکی کورد ڕووی یاویش بەهۆی چوونم بۆ هەندەران. پاشان لە 2014 کاتمەوە بە چێژ و بەتامەوە دەستم کردەوە بە ئیشەکەی خۆم بەڕاستی چێژی لێبینم بەڕاستی پێم خۆشە حەزم لێتی کولتوری خۆمە عادەت و تەقالیدی وڵاتی خۆمانە بە شتێکی باش و جوان ێزانم. جۆرەکانی جۆری جامانەمان زۆرە نەوعەتی زۆرمان هەیە. جامانەمان هەیە لە سووریاوەیە، جامانەمان هەیە لە سینەوە خۆمان بەکردین و ئەیهێنین بۆ ئێرە بەگشتی جۆری زۆرە. بۆ نمونە ئەم جۆرانەمان هەیە ئەم کاڵە قەدیمی شار لە سلەیمانی ئەمانیان بەکارێنە. ئێستا با بڕێن لە ناوچەی دوهۆک و هەولێر و دەشتی هەولێر و دەشتی کۆیە زیاتر ئەمانە بەکارێنن. ئەم بابەتانشمانێ ڕەشەکان زیاتر دەستوری ناوچەی خۆمانە ناوچەی سلەیمانی بەگشتی با بڵێن گەرمیانیش و ناوچەی هەڵەبژە ژەگرێتەوە. ئەم شێوازانەشی هەیە مامناوەندن. مامناوەندەکانش عادەتە لای خۆمان و زیاتر ناوچەی پشدەر و کەمەکێکی ناوچەی هەولێریش حەزی پێەکەن. جۆرمان زۆرە جۆرەکان با بڵێن لە دوای ئەمانە کە سادەن با بڵێن هەڵبەستراومانەیە شێوازی هەڵبەستنمانەیە هەڵبەستراوی سپیمانەیە هەڵبەستراوی ڕەشمانەیە لە هەڵبەستراوی سپیا دووسێ نەوعی ترمانەیە. ئەم شێوازانەمانەیە ئەمانە هی شێوازی هەولێریە ئەمانیان شێوازی سلەیمانیە. لە هەڵبەستراوی سپیشە ئەم بابەتانەمانەیە شێوازی هەولێری و شێوازی سلەیمانیشمانێت. جیاوازیەکەیەوەی لە ناوچەی هەولێر باریکتر و جوانتری هەڵەبەسن لە ناوچەی خۆمان تۆزی ئەستورترە و زیاتر با بڵێن مامە حاجەکان و گەنجەکان حەزیان بە وردەکەیە. بەڵێن ئەم شێوازانشمانەیە ئەم شێوازی سپیانە ئەمە زیاتر گەنجان حەزیان پێیەتی تێگەی ئەم بابەتەی پێوە هەیە حەزی پێ ناکە. لە ڕەنگی سوورە هەر گەنجان حەزی پێیەکەن ئێستا تەقریبەن مۆدێلی هەیە. ئەم شێوازانیشیە با بڵێن ئەمە سادەکەیەتی گوڵنکەی پێوە نییە. با بڵێن ئەم نەخشەی تریشمان هەیە. کلااوەکانی شێوازمان زۆرە ئەم شێوازانەمان هەیە. ئەم شێوازانەشمان هەیە ئەمەیان لە موادی نایلۆن دروستەکرێ ئەمەشیان لە موادی دەزوو دروستەکرێ. بەڵێ لە کوردستان دروستەکرێ بەڵامیترە هەنێکی لە کوردستانی ڕۆژهەڵاتە هەنێکی لە کوردستانی خۆمانە لە باشوور دروستەکرێ. شێوازی ناوچەیەکانمان با بڵێن دەستوری ناوچەی هەولێر زیاتر با بڵێن ئەمان لەم شێوازانیان حەزپێتەوە ئەمەش چەند شێوازێکتری ئێستا من لەلام نییە هەیە بریسکەدارە هەیە تایبەتر دروستەکرێ. لە ناوچەی خۆمانە زیاتر ئەم بابەتانەیە یاخود کڵاوەکەی ڕەکتر بێ بە حکمی جامانەکە باشتر ڕائگرێ و تێک ناچێت. جیاوازیەکەمان لەگەڵ ڕۆژهەڵاتە بۆ بەستنی جامانە و کڵاو لە ڕۆژهەڵات هەنێ قوماشی تر هەیە بەکارێنن زیاتر لە ناوچەی بۆکان ئەوە لێرە کەس حەزی پێ ناکە جامانە شەرە بن بەڵام کە جامانە بن زیاتر لەم بابەتە سپیانە ئەبن. نرخەکانی بەگشتی لە 3000 دینار و دەست پێکە تا گۆگەیتە نزیکەی 80,000 دینار بە نیسبەت جامانەکانەوە. ئەوانەی کە سعرەکانیان زۆر گرانە شێوازی هەڵبەستنەکانی دەور ئەبینێ ئەو پارێزیە کاچێتە سەری حەقدەستی هەڵبەستنەکەی کە ئێمە با بڵین بۆ ئێمە گرانترێکەوێت و بە گرانترەی فرۆش. سادەکانی بەعام یعنی ئەگە دەستکاری نەکرێ ئیتر لە 3000 دەست پێکاتە و گۆگەیتە 15,000 دینارە.
عليك السلام ورحمة الله كاك بخير يا أخو سر شام سر سرماتي بخير مشكي بو قاتيتو أما جوانا أما هر جوانا طبعا هل بشاردنيش بدلي جناب تر ئەو بابەتە زۆر جوانە ئەوە جوان ئەو شێوازی داور بەگیە هەیە ئەوەش هەر جوانە وەکو بەکارهێنان بەداخەوە لە چاو ساڵانی ترا کەمی کردووە بە تەمەنەکانمان وردە وردە کەمە بنە و گەنجەکانیشمان کەمتر تالبین بەڵام کە بگەینە وەرزی بەهار و بەرەو جەژنی نەورۆز بڕۆین بە حکمی ئەوەی لە نەورۆزی کوردەواریین گەنجانێکی زۆر ڕوومانتیەکەن بۆ کڵاو جامانە لە زستانانیشە سەرفیاتەکەی خراپ نییە بازاری باشە هیچ بە حکمی سەرمانسۆڵەکە کە بۆ نمونە کابرات جامانێک یاخود مشکێک ئەکرێت و لە ملیەکە بۆی لە سەرمان خۆی بپارێزێت بەڵام ئەو کوتر نیسبەتی کڕین و فرۆشتی کەمی کرد بە نیسبەت جۆرەکانی مشکێوە جۆرمان زۆرە بەداخۆ من هەمیم نەماوە بەڵام هەنێکتان هەر بۆ باسەکەم ئەم شێوازانەمان ئێمان پێڵەن ئەڵوەنی ئەمانەمانێ پیانەڵەن داوربەگی لەم شێوازی سوورە بەڵام ئەسڵەکەی هەمانە ناوچەی گەرمیان و خانەقین و کەرکووک زۆری تالبن ڕەنگی سەوزمان هەیە ئەم ڕەنگی ڕەش و سیمەمانەیە پێیان پێڵێن عەلیخانی ناوەکانیان جیاوازە تاوان هەر ناوچە و ڕەنگێکی خۆی هەیە لە هەورامان نام ڕەنگە زۆر بەکاریێنن لە دوایەوە ئەچێتەوە سەر ئەڵوانیەکەی لە دوایەوە چێتەوە سەر عەلیخانیەکەی لە دوایەوە چێتەوە سەر سوورباوەکەی زیاتر ناوچەی گەرمیان و کەرکووک تالبی زان خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە سەرجەم بڕگە و باوەتەکانمان جێگەی سود و ڕۆژامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواگە دەرتان بێ.